بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کام ڕۆژ لا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان با کۆمەڵێک تەوەر و بەڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە بە هیوایەوەی کە تەواوی بەڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستیەکی زۆر باشەوە تا کۆتایی بینەرمان بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەرجەیەکەن بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەکتان. بابەتی یەکەمیەم ڕۆمان قسەکردنە لەسەر بڵاوبوونەوەی پەتای سکچوون و ڕشانەوە کە ئێستا لەناو منداڵاندا هەیە و دوێنێ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی هۆشداری داوە لەو بارەیە و ڕێژەی سکچوون و ڕشانەوە لەناو منداڵاندا زۆر بەرز بووەتەوە بۆیە پێویستە ئەمە هەم قسەی لەسەر بکەین ئەو ڕێنمایانەی کە پێویستە بە دایک و باوکان بدرێت بۆی بزانین چارەسەرەکان چین و چۆن منداڵەکانمان لەم پەتایە بپارێزین کە ئەمە تەوەری یەکەمانە. تەوەری دووەمان هۆکارەکانی هەڵۆشانەوەی خێزان دەزانین لەم ماوەی چەند مانگی ڕابردوودا هەندێک تاوانی کۆمەڵایەتی زۆر برێوی پێدراوە بە تایبەتی لە ناویشیاندا هەموو تاوانە کۆمەڵایەتیانە گرفتی لەسەر خێزان دروست کردووە بۆیە لە هەولێرە و عیمران ئەمیر هاوکارمان میوانێکی دەبێت لە تەوەری دووەمدا قسە و باس لەسەر هۆکارەکانی هەڵۆشانەوەی خێزان دەکات و هەروەها بابەتێکی دیکە هەیە کە چەند ڕۆژێک لەمەوە پێش زۆری نەمان لەناو سۆشیال میدیا و بە تایبەتی لە ڕێگەی مەسنجەرەوە لینکێکمان بۆ دەهات کە نەمان دەزانی چییە زۆر جار باس لەوە دەکرێت کەم جۆرە لینکانە قسەکردنە لەسەر هاکردن بۆیە تەوەرێکمان ئەمڕۆ تەرخان کردو بزانین چۆن خۆمان لە هاکردن دەپارێزین کە ئەمە سێتەوەری بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمانە. بەڵێ بەڕێزان لەگەڵ ئەم تەورە تایبەتانشدا کۆمەڵێک بابەت و بەڕگەی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای بەڕگەی کەشوهەوا فەرموون با پێخۆ بینەر بێت. ماوەی نزیک بە مانگیەکە پەتای سکچوون و ڕشانەوە بە تایبەتی لە شاری سلێمانی سەری هەڵداوە ڕێژەیەک زۆر لە منداڵەکان ئێستا ئەتوانم بڵێم لە خستەخانەکاندا داخڵ دەکرێن بۆ هەم پەتایەوە و دوێنێ بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی هۆشداری داوە لەو بارەیەوە پێویستە دایک و باوکان ئاگاداری منداڵەکانیان بن و پێویستە ئێمە بزانین چۆن منداڵەکانمان لەم پەتای سکچوون و ڕشانەوە بپارێزین. لەسەر ئەم بابەتە ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی فێرکاری منداڵانی سلێمانیەوە بەڕێز دکتۆر پشدەر عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵانمان لەگەڵە دکتۆر گیان سڵاوی خوا لەبێت و ئەم کاتت باش زۆر سپاس بۆ دەرفەتەی کە بە ئێمەت بەخشیوە. سڵاوی خوا لە بەڕێستان و لەسەر سەرجەم بینەرانتان سپاس. زۆر سپاس کاک دکتۆر ئەم پەتایە چییە و ئایا ڕێژەکەی هێندە مەترسیدارە یا هێندە زۆرەکە ئێستا بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا هۆشداری لەبارەیەوە دەدات؟ خۆی هەموو ساڵە لەگەڵ هاتنی وەرزی گەرمایە شەپۆلێکی سکچۆن ڕۆژانەوە ئەبێ لە ناو مناڵانە ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ئەوەیە کە گەورانیشی گرتوتەوە بەڕاستی و ڕۆژ لە ڕۆژ دوای ڕۆژ لە زیابوونایە بۆیە لەگەڵ ئەم زیادبوونانەیە طبعا ئێمە بێ بە مەترسی وەربگرینەوە بە گرنگیەوە وەری بگرین نەک بۆی کە خەڵک بترسێ بەدڵنایەوە بۆی کە بتوانین ڕێژەکە کەم بکەینەوە لە حاڵەتێکە ئەگەر خوانەکە حاڵەتێکی نەشازی شەبێ یا شتێکی نامەوە بێ بتوانین ڕێگری لێ بکەین بۆیە
ئەکرێ هەموو حاڵەتێک بە گرنگیەوە سیر بکرێت و ئێمە وەک بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی وەک نەخۆشخانەی مناڵانیش بەدڵنیایەوە بەشتەکە بە جدی وەربگرین و کار لەسەرەوە بکەین کە چۆن بتوانین ڕێگری بکەین یاخود ئەگەر مەترسی هەبێ ئەو مەترسیانە زۆ کەم بکەینەوە. کەواتە کار دکتۆر هۆکارەکانی بەڕێزت هۆکارەکانی بۆچی ئەگەڕێنیتەوە؟ هۆکاری سەرەکی ئەمە چییە کە ئەم پەتایە بە شێوەیەکی تەواو بەربڵاوە؟ خۆی هەموو ساڵی ئەم شتەیە کە ڕووەیە لەگەڵ هاتنی وەرزی گەرمایە هۆکارەکان زۆرن بەڵام هۆکاری سەرەکی ئەکرێ وەک هەموو ساڵانی تر لە وەرزستان بێ لە وەرزی گەرمایە بێ بەشی زۆریان ڤایرۆسن و بەشێکیان بەکتریان و بەشێکیان لەو حاڵەتانە بڵین ئەوەی کە پاراسایتی زەحیری پێڵێن و بەشێکیشان لەوانەیە کۆڕۆنان تاوان بەشێک لەوانە بەڵام حاڵەتەکان زۆرنی کە بڵێن ئیلا ئێمامە کۆڕۆنایە بەشی کەمیان کۆڕۆنان و بەشێکشی گومانەکرێت گومانێکی کە زۆر لاوازە تا ئێستا چونکە نیشانەکانی زۆر لەگەڵ ئەویان نەڕوا کە کۆلێرا بێ بەڵام بەدڵنیایەوە ئێمە هەموو ئەمانە بە جدی وەرەگرین کاری لەسەرەکەین بە تایبەتی ئەم ساڵ لە بەرەوەی سەرچاوەکانی ئاو بەوەی وشکە ساڵیەوە گومانەکرێت کە سەرچاوەکانی ئەو پاک نەبن بۆیە ئێمە بە جدی و هەوڵی تەواو دەین کە چەوەی کە دوێنێ بەڕێز بەڕێوەبەری گشت تەندروستی سلێمانیش باسی کرد کە هەوڵ ئەدرێت یعنی سەرچاوەکانی ئەو پاک بکرێنەوە بە تایبەتی لێسا بە زیادکردنی بڕی کلۆری پێویست کە لە ڕێنجی یاخود لە ڕێژەی تەندروستیایە واتە حاڵەتەکە مەترسیدار نێ بەس لەوانەیە تۆزێ تامەکەی گۆڕە بۆ خەڵک بۆیە هەموو ڕێکارانە ئەگیری نەبرێت لە هەما کاتدا نەخۆشخانەکانیش ئامادە ئەکەین و هەرچەند ئێمە سواز بخوا لە باشترین حاڵەتەکانی ساڵانی ڕابردووداین نەخۆشخانەکەمان بەڵام بە دڵنیایەوە گەر ڕێژەکان زۆ زیاکە لەوانەیە لە توانای ئێمەشدا نەمێنێ بۆیە ئێمە هەم لە ئامادەباشی ئابین هەم لە چارەسەری شابین. کەواتەکە دکتۆریەوە ئەم جۆرە سکسیونانە چۆن جیا ئەکەنەوە چۆن ئەزانین کە ئەمە بەکتریا یاخود ڤایرۆسە یاخود ئەمە کۆڤیدە؟ خۆی بە پێی نیشانەکانی ئەگۆڕێت ئێمە لە هەما کادا جگەل لە ئەوەی کە تێستیان بۆکەن یان فەحسیان بۆکەی فاسی تاقیگەی لە هەما کادا نیشانەکانیشی بۆ ئێمە زۆر یعنی ئاشنایە بۆ نمونەگەر مناڵێک بێت و تایەکی کەمی لەگەڵا بێ سکشوونێکی کەمی لەگەڵا بێ سکشوونەکەی بۆن خوێنی لەگەڵا نەبێت یاخود لیمانی لەگەڵا نەبێت بە دڵنیایەوە ئێمە گومانەکەین کامە لەوانەیە ڤایرۆس بێت ئەگەر لە حاڵەتەکە تایەکەی زۆر بەرزتر بوو سکشوونەکەی زۆرتر مایەوە لە چەند ڕۆژێک لە هەما کادا لیمانی تیا بوو ئێمە گومانەکەین کامە بەکتریا بێ خۆ ئەگەر خوێنی تیا بێ واگەر تاکەشی بەرز بێ گومانەکەین کە پاراسایتی زەحیری بێ ئەمانە بۆ نمونە وە لە هەما کادا ئەگەر خۆی تایەکی بەرزی هەبێ و لە ماڵیشەوە بەریەکەوتەی کۆڕۆنا بێت وە لە هەما کادا کاتێک کە تۆ فاسی تاقیگەیشی بۆکەی ئەگەر شانەوەشان لەگەڵا بێت و گومانەکەی کە کۆڕۆنا بێ بەڵام جۆری سکچوونی کۆلێرا کە سکچوونەکان لە شێوەی ئای برنجایە وە زۆرە و مناڵەکە لە کەمترین کاتە خاتە حاڵەتی وشکبوونەوەیە جیاوازترە ئێمە تا ئێستا نیشانەیەکی ئەوتۆمان نییە کە لەگەڵ کۆلێرا بڕوا بەڵام بە دڵنیایەوە ترسمان هەیە چونکە خۆتان نەزانن تا ئێستا ئێمە لە ڕووی ئەو ئاوەڕۆوە زۆر لە باشانین یعنی ناتوانین بڵین وڵاتێکی زۆر پێشکەوتوین بەداخەواڵێم یعنی تا ئێستا ساڵانە زۆر جار مەترسی ئەمە ئەبێت یاخود گومانەکەین یاخود مەترسیمان هەبێ لە وڵاوبوونەوەی کۆلێرا بەڵام بە هەروەگەوەی کە دوێنێ بەڕێز بەڕێوەبەری گشتی باسی کرد بەڕاستیە بێشتەکە بە جدی وەرگیرێت و کاری جدی بۆ بکرێت. کەواتە کە دکتۆر لە ڕۆژێکدا ئەبێ ئەو منداڵە چەند جار بڵێن سکی بچێت و کاتە بە سکچوون هەژمارەکرێت و ئەبێت بە زووترین کات داغڵ بکرێت؟ خۆی هەر کاتێ لە ڕۆژێکە تاوان ئەمە دایکی بەپێی دایکی دەورە بینە کە ئەگەر ڕۆژێ بۆ نەمناڵێک یەک جار پیسایی کرد بۆ پیساگەی تۆم ببێ کە کاتێک ئەبێ پیسایەکەی شل ئەبێ و لەو ژمارە تەبیعیە زیادەکە ئەمە حسابی سکچوونی بۆ کرێ بەڵام گرنگترین شت یەک خاڵە کە زۆر گرنگە بۆی هەموو هەوڵاتیان بیزانێ ئەوی شەوەیە کە لە چ کاتێکا پێویستەکە سەردانی نەخۆشخانە بکات بەڕاستی گرنگە دایکان دووش بزانن یەکەمیان چ کاتێکا پێویستەکە سەردانی نەخۆشخانەکەن و دووەمیان لە چ کاتێک لە ماڵەوە ئەگەر لە ماڵەوە پێویستی بە چارەسەر بێت ئەتوانن چی بکەن بۆ ناگەر مناڵەکە تایەکی زۆر بەرزی هەبوو شانەوەی لەگەڵا بوو و پیسایەکە خوێنی لەگەڵا بوو لیمانێکی زۆری لەگەڵا بوو لە دوسێ ڕۆژ زیاتر مایەوە و مناڵەکە هۆشی بەرە و خراپی ڕۆیی یاخۆ هۆشی بەرەو تێکشون ڕۆیی و لە هەما کادا نیشانەکانی وشکبوونەوەی هەبوو بۆ نمونە فرمێسکی کەمی کرد دەمی وشک بوو میزکردنی کەمی کرد پێسی درەنگ شۆ ناوەوە چۆ شوێنی خۆی و لە هەما کادا منداڵانەی کە لە بەشی پێشەوە کە
کونێکەیە کە پێوترێ مەڵاشوو لای خۆمان ئەگەر بە قوڵاش و ئەمانە نیشانی و شبوونەوە ئەبێ بە زووترین کە سەردانی نەخۆشخانەکە و لەگەڵ ئەو نیشانانی پێشوو بەڵام ئەگەر حاڵەتەکان وانە بوو ئەکرێ هەر لە ماڵەوە بە پێدانی ئەو مغەزەی کە تۆزە و کە ئامادە ئەکرێکە شتێکی زۆر باشە ئەکرێ سوودێکی زۆری لێ ببینێ و لە هەماکادا بە پێدانی شلەمەنی بڕێکی زۆر و لە هەماکادا ئاوی برنج مۆز بۆ نمونە سۆسی سێو ئەکرێ ئەگەر ماست یادۆ بەتایەتی و مناڵانی لەسەروی ساڵەوەن کە لە سەرچاوەکەی دڵنیا بن کە پاکەکرێ ئەوانەی پێ بدرێت بە دڵنیایەوە سوودێکی زۆری لێ بینەوە پێشی شەڵا بە نەخۆشخانە نابێت. کاک دکتۆر جۆری سکچوون بەپێی تەمەنەکان ئایا جیاوازی هەیە چکە ئەگەر بە هەڵەیان نەچوو بم پێم وابێت لە تەمەنی خوار ساڵەوە ئەگەر تووشی سکچوون ببێت ئەوە حاڵەتێکی مەترسیدارە و مەترسی دەبێت بە زووترین کات سەردانی پزیشک بکات کەواتە ئەگەر پێمان بڵێ بزانین بەپێی تەمەنەکان ئایا جۆری سکچوونەکە جیاوازی هەیە و مەترسی هەیە؟ خۆی بەپێی تەمەنەکان جۆری سکچوونەکە جیاوازی نیە بەڵام بەپێی تەمەنەکان لێکەوتەی سکچوونەکە مەترسیدارترە پرسیارێکی زۆر جوانە وروژە بەتایەتی بۆ مناڵانی کە لە خوار یەک ساڵن واتە ئەو مناڵانە مەترسیەوانەیە کە زووتر بە ئاسانتر وشک بوونەوە مەترسی لەسەر تەندروستیان دروست بێ بۆیە زۆر گرنگە ئەو مناڵانی لە خوار ساڵەوەن ئەگەر سکچوونەکان کەمتریش بێ لە چاو گەورەکانەوە تاشی کەمتر بێ وارشانەوەکی کەمتریشیە بێ ئەکرێ بە زووترین کات سەردانی نەخۆشخانەکەن بۆی چارەسەر زۆر بگرن بۆی لە مەترسی وشکبوونەوەی زۆر و لە هەما کاتدا سزبوونی گورچیلەکان بپارێزرێن. کەواتە هۆکاری سکچوون لە مناڵی خوار تەمەن 1 ساڵ بەتایبە خوار تەمەنی 6 مانگ لە کاتێکاکە تەنها شیری دایک دەخوات یاخود ئەوەیە کە هێشتا ئەو نادرێ بە مناڵ لەو تەمەنەیە هۆکاری ئەم سکچوونە لەو تەمەنەیە بۆچی ئەگەڕێنیتەوە بەڕێزت؟ بەشی زۆری لەوانەیە ڤایرۆس بێت خۆی بەداخەوە ئەڵم هەندێک جار من فاسی هەنێ مناڵم بینیوە کە تەنها شیری دایکی خوا کەچی هاتوۆ ئەڵێ پاراسایتی زەحیری یافلان شتێ هەیە شیری دایک زۆر جار مناڵەکە پارێزێ بەڕاستی لە توشبوون بەم نەخۆشیانە لەبەری بەرگری هەیە بۆیە زۆر گرنگە یەکە لە سوودەکانی شیری دایکەوەی کە ئەی پارێزە لەم نەخۆشیانە بۆیە بەڕاستی ئەگەر هەڵە نەبین ئەگەر بەکتریایەکی قورس نەبێت یاخود ڤایرۆس نەبێت بە دڵنیایەوە حاڵەتەکانی تر کەمترە چونکی شیری دایک پارێزەرێکی زۆر باشە بۆ پارێزی مناڵەکە لە توشبوون بەم نەخۆشیانە. زۆر باشە کاک دکتۆر کەواتە باست لەوە کرد هەیە بە باکتریایە ڤایرۆسە یاخود تەسەمومی کردو یاخود کۆڤیدە ئەمانە چارەسەرەکانیان چۆن دەبێت ئایا لە منداڵێک و بۆ منداڵێکی تر دەگۆڕێ وهروەها گەر پێمان بڵێیت ئەمڕۆکە هەندێک منداڵ کاتێک کە هەندێک نیشانەی نەخۆشی تاوەمانەیان هەیە دایکەکە یەکسەر دەڵێ یا یەکێک لە ماڵەکە دەڵێ هیچ نیە پەتاکەی وازی لێبێن و چاکە بێت تۆ زەبی پارێزەوتەوە ئایا پێویست دەکا یەکسەر ئێمە بیبین بۆ خەستەخانە یاخود لە ماڵەوە خۆمان پارێزگاری باشی لێ بکەین؟ پرسیارێکی زۆر جوانە تەوان لەبەرەوەی هۆکارەکانی سکچوون وشخانەوە زۆر جیاوازن بە دڵنیاییەوە چارەسەرەکانیشی جیاوازن بۆیە داوا لە دایکان و باوکانەکەین بەبێ ڕاوێژی پزیشکی پسپۆری مناڵان لەخوایانەوە چارەسەر وەرنەگرن و بە دڵنیاییەوە زۆر جار ئەم چارەسەری کە بەکاری هەندێک بەداخەوە زۆر جار هەندێک شڕوپەیە ئەدرێ بە مناڵ کاریگەری زۆر خراپترە لە داهاتووە لەسەر مناڵەکە لەسەرەوەی سکچوون وشخانەوەکە تووشی بێ بۆیە زۆر گرنگە چونکە چارەسەرەکانیان جیاوازن چارەسەری مناڵێک کە بۆ نمونە بە ڤایرۆس تووشی سکچوون وشخانەوە بووە لەوانەیە تەنها پێویست کە ئەگەر مناڵەکە زۆر وشک بوو بێتەوە بیپارێزین لە وشکبوونەوەکە بەڵام مناڵێک ئەگەر بەکتریا بێ بە دڵنیا پێویستی بەوە بێ کە دژە بەکتریا وەرگێ ئەگەر پاراسایتی زەحیری بێ بە دڵنیا پێویستەکە شروع بێ وەرگێ تایبەت بەوە و ئەگەر کۆڤید بێ بە دڵنیاوە چارەسەرەکان جیاوازن و لەوانەیە مناڵی ئەسڵەن شیرینی زۆر خوارد بێ بۆیە چارەسەرەکەی زۆر جیاواز لەگە مناڵێکی تر کە ئەسڵەن بە میکرۆب توش بووە چونکە ئێمە بیرمان نەچێ هەندێک جار بە نامی کڕۆبی مناڵ سکچوون وشخانەوەگرێ بۆ نەخواردنی شیرینی زۆر هەستیاری بە پرۆتینی شیری بڵێ مانگا بۆ نمونە هەستیاری بە خواردن بۆ لەوانەیە مناڵەکە خۆی نەخۆشی گەرم و جۆ هەبێ یعنی بۆیە ئەکرێ لەبەری هۆکارەکان جیاوازن چارەسەرەکانی جیاوازن بەڵام یەک پرسیار کە زۆر جوان و ڕژانە ئەوەیە کە ئەکرێ لە ماڵەوە پێویست نەکات سەردانی پزیشک بکرێ بەڵێ ئەگەر مناڵەکە وشکبوونەوەی زۆری نەبێ ئەگەر تایەکی زۆر بەرزی نەبێ ئەگەر شانەوەی لەگەڵا نەبێ بۆ نمونە ئەگەر خواردنی باش بێ ئەگەر میسکردنی باش بنیشانی وشکبوونەوەی نەبێ ئەگەر پیسایەکی خوێن یا لیمای لەگەڵا نەبێ بەڵنیاوە ئەتوانێت لە ماڵەوە بەو شانی کە باسمان کرد چارەسەر وەربگرێت و مناڵەکەش بپارێزەلەوەی کە وشکبوونەوە یا مەترسی لەسەر دروست زۆر باشە کاک دکتۆر لە ئێستا هیچ ئامارێکمان هەیە لەسەر قەرەباڵغی لە ناو نەخۆشخانەکاندا لە ڕێژەی توشبوونی منداڵان بە پەتای سکچوون و ڕشانەوە وەروەها ئاماژەت پێکرد سەرەتای
بەرنامەکەوتت خەریکە ڕێژەی تەمەەن بەرزە بێتەوە ئاتە بۆ نمونوانشی تەمەنیان زۆرترە تەنها لە مناڵە ناوەستێتەوە ئەم سکچون و ڕشانەوەی ئەم حاڵەتە چۆنە؟ خۆی ئەگەر باسی ئامارەکە بکەین تەوان ئامارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیاد بوونان بەڵام سواز بخوات تا ئێستا لە توانای نەخۆشخانەکەمانە زیاتر نییە یعنی تا ئێستا ئێمە توانیمانە دەرەقەتی بین تاکە کێشەی گەوری نەخۆشخانە ئێمە کەمی کارمەندی تەندروستیە بەداخەوە ئەڵێم هیوادارم هەموو لایەک ئەمەمان بۆ چارەسەرکەن بۆی کە بتوانین لە توانامانە بێ و دووەمیان زیادبوونی بەڕاستی هەڵکشانی تەمەنەکە بەنسبەتەوە ئەمیش احتیمالێ نەفسی هۆکار بێت احتیمالێ شتێکی ئەگەر یەکە یان چاوەڕوانکراوە کە لە گەورانی شار ڕوو بەخۆ ساڵانی پێشروش لە گەورانە ڕوویاوە بەس ئەم ساڵ هەستەگرێت زۆرتر گەورەشی گردووەتەوە ئەگینا لە مناڵانە تا ئێستا بەڵام بەم کاتەنە چونکە ئەم کاتە خۆ دەزانی ئەم ساڵ وەرزی گەرما پێشکەوتووە و لەبەری وشکە ساڵی هەیە ساڵانی تر لە درەکترە ئەم شەپۆلە ڕوویەیە ئەگینا لەوانەیە ساڵانی تر شەپۆلەکە تۆزێت تونتریش بێت چونکە ئێمە گەر بیرمان نەچێ لە پارەنا لە پێرارە ڕۆژەی داخڵبوونمان لە ناو نەخۆشخانە لە ڕۆژێکە سەی تێپەڕان زۆر زیاتر نەجارچۆ 120 بەڵام ئێستا لەوانەیە ڕێژەکە لە سە کەمترە کەواتە نەگەیشتوینێتە ئاستە مەترسیدارەکەی کە پێرار و ئەوانە ڕوویە بەڵام بیرمان نەچێت ئەم ساڵ وەرزەکەی پێشکەوتووە واتە لە کاتێکی زووتر ئەم سکشون ڕشانەوەی ڕوویاوە منش گومانەکەم لەوانەیە پەیوەندی بەوە بێ هەرچەند ئیشی بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی سلێمانی کە بە دوواداچوونی تەواو بکات بۆی کە بزانرێ ئایا هەر هۆکارەکان پێشترە یان نا بەڵام گومانەکەم هەم مشکە ساڵێکە هەم هاتنی وەرزی گەرما هەم کە کۆڕۆناشی هاتوۆتە سەر لەوانەیە بۆیە پێشکەوتنێکی بەخۆ بینی بێت. زۆر باشەکە دکتۆر بەپێ ئەوەی کە لە ئێستادا زۆربەی مناڵان ینی ڕێژەیەکی زۆری مناڵان تووشی سکچون و ڕشانەوە بوون ئایا نەخۆشخانەکەی ئێوە هەموو ئامادەکاریەکی تێدایە کە ئەگەر ئەم ڕێژەیە بەرز بێتەوە ژووری تایبەتان هەیە یاخود ینی تووشی هیچ کەم و کوڕیەک نابن هیچ گرفتێک نایەتە پێشتان ئەگەر هاتوو ڕێژەکە زیاتر بەرز بوویەوە؟ خۆیەکرێم ئەگەر لە زۆر وڵاتە بینیمان بە تایبەتی لە مەسەلەی کۆڕۆنا زۆر وڵاتی پێشکەوتەکانیش لە کاتی ئەزمەی گەورەیە تووشی کێشا بن بە دڵنیاییەوە لە وڵاتی خۆمانە کە زۆر جار لەوانەیە کێشەکان گەورەتر بن لە چاو وڵاتانی پێشکەوت و بەڵام من تەنها ئەواڵێم نەخۆشخانەکەی ئێمە وەک بەڕێزشتان لەوانەیە ئاگادار بن لە ئێستاە لە باشترین حاڵەتەکانی ڕابردوویدایە بەڵام بە دڵنیاوە کەم کورتیمانە بێ بە دڵنیاو کەم کورتیشمان ئێستا شێ ئەمە نایە یعنی ئەمە هەرگیز نەشاردۆتەوە هەندێک جار لە مەسەلەی دەرمانە لەوانەیە گرتمان بۆ دروست بێ بەڵام ئەمانە کاتین لە مەسەلەی قەڵەوێرە و بێد و ئەوانەیە لە چاو جارانە زۆر باشترین لە ڕووی کوالیتی ناو نەخۆشخانە و لە ڕووی پاکوخاوێنیەوە زۆر لە چاو جاران باشترین جاران لەوانەیە نەخۆش ئەسڵەن ترسی قالۆنچە و شتەوە بۆ نمونە زۆر ترسی هەبوو لەوەی لە نەخۆشخانە داخڵ بێ ئێستا لەخوا سواز بۆخوا سواز بۆ هەموو لایەکە هاوکار بوون ئێستا لە باشترین کوالیتی ئەوانەی کە لە دنیای بەکارهێنێ نەخۆشخانەکە نۆژەن کراوەتەوە بەڵام بە دڵنیاییەوە ئێمە زۆر جار کێشە لەوانەیە گەرژمارەکان زۆر زیاکە کێشەمان بۆ دروست بێ و لەوانەیە تەنانەت لە نەبوونی کارمەندا زۆر جار کارمەندێکمان لە ئێستا 20 نەخۆشی لەسەر بۆی چارەسەر بکە لە کاتێکا ئەبێت لە 4 بۆ 5 نەخۆش زیاتری لەسەر نەبێ خۆ گەژمارەکان زۆر زیاکە ئێمە پار مانگی 1 و 2 کارمەندێکمان نزیکی 30 بۆ 35 نەخۆشی چارەسەرە کرد بۆی ئەمە زۆر قورسە بەڕاستی لۆدێکی زۆر دروستە بێ و بەتایەتی خۆتان ئەزانن چارەسەرکردنی مناڵ بەتایبەتی دانانی کانولا ئەوانە کێشەی زۆر گەورەیە و زۆر جار لەوانەیە کارمەندەکەمان فەقیرە 15 جار محاولەکە تەکانلایەک بۆ نەخۆشیدانێ بۆیە لۆدێکی زۆرمان لەسەر دوزێ بۆیە هیوادارم مەسلەی کارمەند بە زووی چارەسەر بکرێنەوە نەخۆشخانەکەیە. زۆر باشەکە دکتۆر لە سەرەتای ئاماژەت بەوە کرد کە سکچون هەیە کە خوێنی لەگەڵدایە سکچون هەیە کە ئیلتیهابی لەگەڵدایەوە جۆرە سکچونێکیش هەیە کە تەنها وەکو ئاوێکی سپی وایە ئایا ئەمانە چۆن پشکنینیان بۆ ئەکرێت بە چ ڕێگەیەکەوە پشکنی نەکرێت بۆ ئەم جۆری پیساییەوە کامیان زۆر مەترسیدارە و لە چه حاڵەتێکدا کام جۆری پیساییە کام جۆری سکچونە لە مناڵاندا کە ئەبێ ژوورێکی تایبەتی بۆ دابین بکرێ و عەزل بکرێت؟ خۆی ئەگەر کۆلێرا بێ بۆ نمونە ئەگەر خوا نەکات تا ئێستا ئێمە هیچ کەسێکمانەیە کە گومانی لێ بکەین ئەگەر لە شێوەی ئاوی برینجا بێ و زۆر سپی بێت و سکچوونەکان زۆر بێژمارەکەی وە لە ماوەیەکی کاتیا بەرە و وشبوونەوەی بەرێ بە دڵنیایی و ئێمە جیاکەینەوە و ئەگەر کۆڕۆنایەک بۆ نمونە تایەکی بەرزی لەگەڵا بێ سەر ئێشا و تایەکی بەرز وە سکچوون شانەوە تۆزێ ناتەبیعی بێمە کە گومانی کۆڕۆنای لێ بکەین بە دڵنیایی و ئەوانە ژیاکەینەوە و ئەوانی تر بەڕاستیتان پێ بڵێم ئێمە توانین ئەگەر لە داهاتووە ژمارەکان زۆر بێ بۆ ئەگەر خوێنی تا بێ ئەم خوێنە احتیمالە چی پاراسایتی زەحیری بێ چ بەکتریاش دروستیەکە هەندێک جار
هەندێک حاڵەتی تری شێ دروستیەکە بۆیە ئەمانە ئەکرێت تەنها ژوورەکانیان جا بکرێتەوە بە پێی حاڵەتەکان بۆی کە کەمترین گواستنەوە ڕووبە بەڵام ئەگەر بوون مناڵێک تایەکی کەمی هەیە سکشوونێکی ئەوەی هەیە لە شێوەی ئاوا زۆر ڕق نییە لیمانی لەگەڵانیە خوێن لەگەڵانیە بۆ نەگومانەکەی نەمە کە ڤایرۆس بێت ئەکرێت تەنها مناڵەکە لە وشبوونەوە و پارێزین چارەسەر بێ بەپی کاتەکە خۆتان نەزان سووری ڤایرۆسەکە کاتێک تەواو بێت ئیتر ئەمە ئەم حاڵەتانەش تەواو بێت. زۆر باش کاکتۆر تا ئێستا هیچ حاڵەتێکی مردن بۆ هۆی ئەمەوە هەبووە؟ ئێمە ئەگەر زوو گەێنرێتێ لای ئێمە نەخێر تا ئێستا هیچ حاڵەتی لای ئێمە نەبووە تەنها نێکجار بەداخەواڵێم دایکان و باوکان زۆر مناڵەکانیان پشتگوێ خەن تا ئەبێتە وشبوونەوەیەکی زۆر زۆر تۆند و گورچیلەکەی لەوانەیە لە کار بکەوێ ئەو کاتە کاتێکە بۆ لێتێ لای ئێمە بەڕاستی ئەگەر حاڵەتەکەی زۆ تون بێ مەترسی بۆ دروستەوە بەڵام نەخێر تا ئێستا بە سکشون ڕۆژانەوە هیچ حاڵەتی لای ئێمە تۆمار نەکراوە بە تایبەتی کە دایکان و باوکان هەستیان کرد کە مناڵەکەیان بەرەو خراپی ڕوا بە زووترین کات بگێنە لای ئێمە. زۆر باشە کاکتۆر کەواتە باس لەوە کرد سەرەتا عادەتەن گەرما یاخۆت ئاوی پیسە ئەزانین کە هەموو شکە ساڵیەوە هەم گرفتی کەماوی لە هەموو هەرێمی کوردستاندا سەری هەڵداوە واتە ئەگەری هەیە ئەم پەتایە لەمە زیاتر تون ببێتەوە کە ئێستا هەیە؟ خۆی تۆ یەکێ لە نیشانە ئەوەی کە ئێمە نیگەران کردووە یاخۆ قەلەقی کردوین تا ئێستا پلەی گەرمی خۆ دەزانین لە خوارد چلەوەیە و ئێمە چاوەڕێکین کە ئەمە زیاتر بێەوە تا ئێستاش لەوانەیە ئێمە ڕۆژ بە ڕۆژ چاوەڕێکین ئاو کەم بکاتەوە سەرچاوەکانی ئاو ئەگەر مەترسیان هەبێ پیس بوو بن زیاتر بێت بۆیە ئێمە تەبان ترسمان هەیە بۆیە بەڕێبەراتی تەندروستی سلێمانی و بەڕێز دکتۆر سەباحیش کە بە زووی کەوتونەتە خۆیان بۆی کە هەوڵ بن حاڵەتەکە لەوە زیاتر نەبێت بەلانی کەمە بۆ سێنرێت و ئەگەر کەمیش بکرێتەوە بەدڵنیاوە مەترسیمان هەیە بۆیە بەخۆمان کەوتوین و پێشتریش بۆیە ئامادەکاریمان کردووە بەڵام تەمەناکەم وە ئیشەڵا بە هەوڵی هەموو لایەک و ڕاگەیانەکانی ژەکرێ ڕۆڵێکی زۆر کاریگەر بگێڕن لە بڵاوکردنەوەی هۆشیاری بۆی هەم خەڵک کە ڕێگەگرتن چۆنێتی ڕێگەگرتن ئەگەر باسی شیکەین ئەمەشکە تەوەرێکی گرنگە بەڕاستی ئەکرێ بەو ڕێگەگرتنانێ و بەڕێبەراتی ئاوی سلێمانی شووە تیمەکانی خۆپارێزی تەندروستی سلێمانی بە هەومان هەوڵێک بین کە حاڵەتەکان کەم بکرێنەوە و مەترسیەکانی پیسبوونی ئاو و خەڵکیش کە خواردن لە شوێنی گەرم هەڵنەگرێت و ئاو بقڵێنن پێشەوەی بیخۆنەوە و دەستیان جوان جواب شۆرێ پاکوخاوی تەوالێت و حەمام زۆریا بن لامان کاتدا کەوچک و قاپ و خاولی یەکتر بەکارنێنن بۆی کەمترین مەترسی زیاتر بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیە بکرێت. زۆر باشە کاکتۆر ئەمڕۆ کاتێککە باز لەم سکچوو ناکرێەوە هۆکارەکەشی زۆرتر دەیگەڕێنەوە بۆ ئاوی پیس لە ماڵەکاندا خەڵکێکی زۆر پەنا دەباتە بەر ئاوی پەرداخە سەفەریەکان ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە دەبێتە بەشێک لە چارەسەر؟ خۆی بەشێک لە چارەسەرە بەڕاستی بەزێمە ناتوانین ئەمە زۆرەوە بکەین چون خۆ دەزانین لەوانێ بێ بە ڕکلامیش بۆ ئاوی ئەم پەرداخ و ئەم دەبانە بەڵام ئێمە ڕێگە ئاسانەکە کە بۆ خەڵک هەموو کەس دەتوانێ بیکە ئەوەیە کە لە ماڵەوە ئاو جوان بکڵێنرێ گۆشت جوان بکڵێنرێ بۆ نمونە سەوزە جوان پاک بکرێتەوە هەموو ئەمانە میوەکان جوان پاک بکرێتەوە اینجا ئەمانە کە پارەشی تێناچێ و بە ئاسانیش و ڕێگرێکی باشی ژەبێت لە بڵاوبوونەوەی ئەم پەتایە. زۆر باش کاکتۆر کەواتە ئەگەر هاتوو منداڵەکانمان تایەکی زۆری هەبوو و ڕەنگە وشکبوونەوەی گورچیلەکانی هەبێت ئایا مەترسیەکە لەسەر چیتر دروستە بێ ئەگەر دایک و باوکلێن نەپرسێتەوە و زۆر بە کورتی دوایین ڕێنماییت هەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان و هەم بۆ دایک و باوکان ئەگەر پێمان بڵیت. وڵا هەر کاتی ئەو نیشانانێکی پێشش باسمان کە دەگەرم نیشانان هەبووە بێ بە زووترین کات سەردانی پزیشکیان و چارەسەر وەربگرن خۆگە سەردان نەکەنەوە مناڵەکەیان مەترسی لە دەستدانی گورچیلە و تەنانەت گیان لە دەستدانیشی تیا بێمان حاڵەتانن کە زۆر مەترسیدارن و ساڵانە چەندین حاڵەتی وامان هەبوو بەڕاستی کە گیانیان لە دەستداوە بۆی سکچوو ڕشانەوە لە بەرەی دایک و باوکیان ئیهمال بوون پشتگوێیان خستۆ مناڵەکە زۆر جار ئەسڵەن بابەتی هەبوو وتوانە بە بۆن کەوتووە یعنی ئەم بابەتانە هۆشیاری تەندروستی بەداخەوەڵم لای هەندێک دایک و باوکان زۆر کەمە و یعنی ڕێنماییش یاخود داواکاریم لە بەرپرسانی ئەم وڵاتەوەیە کە بەڕاستی ئەبێ بە گرنگیەوە لە تەندروستی هاوڵاتیان بڕوانن ئەم هاوڵاتیانە چاویان لە ئەو هەنگاوانەیە کە بەرپرسانی حکومی لەم وڵاتەیە ئەینێن بۆ پاراستنی ژیان پاراستنی کەرامەت دابینکردنی ژیانێکی خۆشگوزەران باش بۆ خەڵک بۆیە گرنگە بەڕاستی ئێمە خۆمان بە بەرپرسیار بزانین و هەموو ڕێگاکارەکان بگرینە بەر بۆ کەمتر بڵاو بوونەوەی ئەم نەخۆشیەوە لە هەمان کاتدا نەخۆشخانەکانیش بە باشترین شێوە ئامادە بکرێن چارەسەر هەبێ فاس هەبێ بۆی کە
بتوانین خوانەکە لە حاڵاتی زۆر مەترسیدارە بتوانین ژیانی خەڵک بپارێزین. باش دکتۆر کەواتە بەشی خۆپارێزی تەندروستی سلێمانی چی کردو بۆەوەی ئەم پەتایە بنەبڕ بکرێت و نەهێڵدرێت بە حکمەوەی کە وەک دەزانین هەموو ساڵی ئەم پەتایە دووبارە ئەبێتەوە. بەشی خۆپارێزی تەندروستی سلێمانی تا ئێستا چی کردو بۆی ئەم پەتایە هەر بە یەکجاری بنەبڕ بکرێت؟ وڵی من دڵنیام لە دڵسۆزیەوان، ینی من دڵنیام کاری خۆیان کردووە، بەس من لەوانەیە زۆر ئاگاداری هەنگاوەکانیان نەبن، بەڵام من دڵنیام ئەو تیمەی کە لەوەیەوە دوێنەش لەگەڵ بەڕێوەبەری گشتی باسی ئەویان کرد کە چۆن ئیشەکەن، بەس من دڵنیام خەڵکانی زۆر دڵسۆزن و هەنگاوی زۆر باشەنێن و من دڵنیام ئەوەی لە توانای ئەوان نابێت ئەکرێت، بەڵام خۆتان نەزانن ئێمە هەرێکە و لە شوێنەکە لە ئاستی خۆمانە توانای ئێمە سنووردارە زۆر جار ببورن، زۆر جار ئامانجێکی هەیە مەبەستێکی هەیە، بەڵام لەوانەیە هەم حکومەت وەک پێویست هاوکار نەبێت و هەم خەڵکیش وەک پێویست پابەندی ڕێنماکان یاخود گوێڕاڵی ڕێنماکانی ئێمە نەبێ. زۆر باشە کاکتۆر دوجار دو پرسیارم بۆ بەڕێتت بزانم ڕێنمایی چییە بۆ دایکان و باوکان؟ من هەمیشە ئەمە دووبارەکەم و بۆ ڕاگەیاندنەکان تکایە کاتێک ئێمە قساکەین هەردوو لای وەرگرن، ینی باڵانس وەرگن. یەکەمیانەوەیە کە تۆقین و ترسێکی زۆ بڵاو نەبێتەوە، دووەمیان لە هەمان کادا خۆپارێزێکی تەواو بکرێ واتە ئەوەنە بەجددی وەرگری لەوەی کۆڕەنامە زۆرشمان بۆ دەرکەوت، هەنێکی بەڕاستی ئەوەنە بەجددی وەرگتە بوو ترس و تۆقانێکی زۆ بڵاو بووە، هەنێکیش گاڵتەی لێ هاو کە بەداخەوە کۆمەڵێک خەڵکی زۆر باش کۆمەڵە گەنجیشمان لە دەستیا. بۆیە من ئەڵێم خۆپارێزی بکەن، مەترسن یاخو مەتۆقن، ترسەکەتان تەنها بۆ ئەوە بێت خۆپارێزی بکەن، تکایە تەمەڵی مەکەن، تکایە مناڵەکانتان پشتگوێ مەخەن لە حاڵەتێک ئەگەر نیشانەیەکە بۆ ئەوەی کە ئێمە پێمان وتن سەردانی نەخۆشخانە بکەن، بەڵام ناکرێ هەموو مناڵێک کە سکچوونێکی کەمێکی هەبێ تایەکی زۆر کەمی هەبێ نیشانێکی وشبوونەوەی نەبێ ئیتر لە ڕۆژێکا چەند جارە سەردانی نەخۆشخانەکەن. بۆیە گوێ لە ئێمە بگرن، گوێڕایڵی ڕێنماکانمان بن، ئەوەی کە ئێمە ئەڵێن، ئەوەی کە ڕاگەیاندنەکان کە بەڕاستی پێوەمانون و ئەیانەوێ هۆشیاری کە بڵاویەکەن و گوێڕایڵ بن بۆی کە لە قازانج و سوودی خۆیان بۆی ئێمە بتوانین لە هەموم نەخۆشیانە، چونکە ساڵانە دووبارە ئابێتەوە، ئەمە شتێک نشتێکی تازە بێت و ئیتر ئەوە بێ هەمووی بەردەوام دووبارە بێتەوە. بۆیە لەبەر بەرژەوەندی خۆیان و مناڵەکانیان پابەندی ڕێنماکانی ئێمە بن بۆی ئێمەش بتوانین چارەسەری پێویستیان بکەین، پشتیوان بەخوامەش باسانی تێپەڕێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر پشدار عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان. زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ ئازیزان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕینەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. ماوەی چەند ساڵێکە لە قەزای پێنجوێن لەم کاتانەیە هەندێک چالاکی تەندروستی بەڕێوە دەچێت و ئەمە بۆ خۆی جێگەی پێزانینە لە ناوچەیەکی وەکو پێنجوێن بۆ نمونە بۆم شێوازە گەرم و گوڕیە چالاکیە تەندروستیەکان لە ڕۆژی جیهانی خۆراکی تەندروستی یا لە ڕۆژی پەرستاراندا ئەم جۆرە چالاکیانە هەم بۆ زیاتر خزمەتکردنی چونکە هەندێک لەوێ خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر پێشکەشی هاوڵاتیان دەکرێت و هەم لە ڕووەکەی دیکەوە دیارە چالاکیەکی نەوعی و تایبەتە بۆ ئەوانەی کە دەرچووی بەشە پزیشکی جیاوازەکانن. پامێرمان سۆیب محەممەد دوێنێ لە پێنجوێن لەسەر ئەم چالاکیە تەندروستیە ڤیتیکی بۆ ئامادە کردوین بابینەری بین. گروپەکەمان بە هاوبەشی لەگەڵ نەخۆشخانەی گشتی شەهیدانی پێنجوێن و نووسنگی کارمەندانی تەندروستی پێنجوێن لە سلێمانی هەستاوە بە سازدانی بە ئامانجدەی هۆشیاردیدانە لە بەربەر بابەتە تەندروستیەکان بۆ هاوڵاتانی کە سەردانی فیستیڤالەکەمانەکەن و لەم فیستیڤالەدا چەندین خزمەتگوزاری تەندروستی بێ بەرامبەر پێشکەش بۆ هاوڵاتیانەکرێت کە سەردانی فیستیڤالەکە ئەکەن هەر لە چێکی نزیندە چالاکیەکان و هۆشیاریدان لەبارەی دەرمان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ دەرمانە و هەروەها خزمەتگوزاری فریاگوزاری سەرەتایی لێرەدا ڕێنماییدی بۆ هاوڵاتیانە کە سەردانی ئێرەکەن کاتێک کە تووشی بەرکەوتنیەکە بن خوێن بەربوونی خۆرات حاڵەتێکی نەخوازراوە بن چۆن بتوانن خۆیان پزیشکی خۆیان بن و بە شێوازێکی تەندروستی مامەڵە لەگەڵ ڕووداوەکاندا بکەن تاو کاتێکگەینە بنکەیەکی تەندروستی یاخود بنکەکانی فریاکەوتن.
ئەم چالاکیانە بەڕادێکی زۆر پێویستە و پێویستیشە زوو ئەم چالاکیانە بکرێت ئەگەر تەنانەت بەلانی کەمەوانە 2 مانگ جارێ بکرێت لەبەرەوەی هۆشیاریەکە بە هاوڵاتیان خاستان ئەم قەزایانەی دەرەوەی شارەکان پێویستە هۆشیارێکی زۆریان پێ بگرێت کەسە دەستمە پێ کردووە کاتەکەمان ئەوە نییە و یەک ڕۆژیشە بەڕادێکی زۆر باش هاتن پێشوازیانێ کردوین و هیوادارم زیاتر و زیاتریش بێن لەبەرەوەی شتێکە پێویستە هەر کەسێک لەلایەن خۆیوانێ تەندروستی خۆیان بزانێت کە تەندروستی چۆنە شتێکی هەیە نازانێت کەیتێک یەک بۆ ئێرەکە زەختەکەی ئەگرێت دڵیشی پێخۆش ئەبێت یەکەم جاریەتی و بزانێت زەختی تا ئێستا نۆرماڵە یاخود نۆرماڵ نییە. ئەمە پەیوەستی بە ژیانی حیاتی ئینسان و هەیە پێویستی بە ئەمە شتێکی تەندروستیە شتێکی چاکە دەستخۆشیان لێکەین هیوادارین پارێز زیاتر پێ ببەن ئەمە شتێکی زۆر پیرۆزە لای ئێمە و پەڕی بەرزەی نرخێنین دەستخۆشیان زۆرمان پێخۆشە زۆر شتێکی چاکە هاتون دەستیان خۆش بێ و بەخێران بەخێر بێن سەر و سەرچاومە پشکنینی من زەختم کرد 12 بە حەوت شتێکی باش بوو هی شەکرم کرد هەر باش بوو کە منەوە هەموو شەکرێش مەخوال لەگەڵەوەیشە 54 بوو. سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان دەچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان باس لەسەر دەوە دەکەین هۆکارەکانی هەڵۆشاندنەوەی خێزان چییە دیارە ماوەی ڕابردوودا هەندێک ڕووداوی کۆمەڵایەتی لە شار و شارچکە جیاوازەکانی هەرێمی کوردستان و هەندێک حاڵەتی تایبەت ڕوویان دەدا کوشتن خۆکوشتن کوشتنی برا خێزان بەدەستی هاوسەر یاخۆت مێر تەنانەت بەدەستی هاوسەرەکەی دەکوژرا هەندێک حاڵەت کە ڕوویان دەداوە جیاواز لە مووەمانەش بووبوونە هۆکاری هەڵۆشاندنەوەی خێزانەکان بۆیە ئەمانە ئێستا ئەتوانم بڵێم دیاردەیەکی زیاتر لە ڕابردوو حاڵەتە جیاوازەکان ڕوویان داوە ئەمە وای کردووە کە ئێستا تەنانەت هەندێک لەلایەنە پەیوەندیدارەکان بەخۆ بێن چونکە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لیژنە تایبەتمەندەکانی پەرلەمانی کوردستانیش لەسەر ئەم پرسانە کۆبوونەتەوە چونکە هەمویان گەشتونەتەوە باوەڕێ لەوەی کە ئامارەکان زیاتر لە ڕابردوو حاڵەتە تون و تیژەکانمان پێ دەڵێن کە ئەمەش گرفتە کۆمەڵایەتیەکان وە هەموو ئەمانە هۆکارن بۆ هەڵۆشاندنەوەی خێزانەکانمان جیاواز لەو هەموو قەیرانانەی کە ئێستا بەرەوکی هەرێمی کوردستانیان گرتووە بۆ نمونە قەیرانی دارایی قەیرانە کۆمەڵایەتیەکان و قەیرانە بەتایبەت ئابوووریەکە کاریگەری هەمووی هەیە بەسەر هەموو دروستبوونی قەیرانەکانی دیکە دیارە دێت ساڵ بە ساڵ بۆ هەموو ئەم قەیرانەوە ڕێژەی تەلاق زیاتر دەبێت ڕێژی هاوسەرگیری کەمتر بووەتەوە کە هەموو ئەمانە مەترسیەکی زۆر گەورن لەسەر کۆمەلگای کوردی چونکە ئەمە ئەزمون و ڕابردوویەکی نەبووە و هیچ کاتێک وەکو ئێستا خێزانی کوردی لە بەردەم هەڵۆشانەوەی بەم شێوازەدا نەبووە لەسەر ئەم بابەتە ئێمە لە هەولێرەوە هاوکارمان عیمران ئەمیر میوانێکی تایبەتی دەبێت کە لەسەر ئەم پرسە قسە دەکا هۆکارەکانی هەڵۆشانەوەی خێزان چین بۆیە ڕاستەوخۆ دەچمە هەولێر لای پەیامنێرمان عیمران لای هاوکارمان عیمران ببورن لەوەی کە لەسەر ئەم پرسە لەگەڵ میوانەکەی قسە و گفتوگۆ دەکا عیمران سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش فەرموو لەگەڵ میوانەکەتان تەوەرێمان پێشکەش بکە. بەڵێ سڵاو لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێم هەرۆکو کاک جەلال ئاماژەت پێدا بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ هەڵۆشانەوەی خێزان ڕوو لە زیاد بوون دەکات هەر قەیرانێکی داراییان هەر قەیرانێک ڕوو لە هەرێمی کوردستان دەکات قەیرانە دروستکراوەکان بیان قەیرانە خۆڕچکەکان بێ بەداخەوە ڕاستەوخۆ کاریگەری بەسەر پرۆسەی هاوسەرگیری و هاوکات هەڵۆشانەوەی خێزان دەبێت بۆی ئەمڕۆ بە پێویستی ئەزانی باسی هۆکارەکان بکەین بۆی کە ژن و پیاوی مسلمان لە ئێستاە خۆی بە تاواتی بپارێزە لە هەڵۆشانەوەی خێزان و هاوکات ئەو هۆکارانە نەدا بەدەستەوە کە دەبێتە هۆی
لێکترازانی خێزان و جیابوونەوە و تێکچوونی خێزان بۆ ئەمڕۆ میوانداری مامۆستا ڕەسوولمان کردو کە مامۆستا ڕەسوول لەگەڵ خێزانەکان بەگشتی بەردەوام پەیوەندیە. مامۆستا ڕەسوول زۆر بەخێربێ، زۆر خۆشحاڵین کە لەگەڵمانی. زۆر سپاس مامۆستا. سەلامەت. مامۆستا ڕەسوول، یعنی ئەگەر بە چەند خاڵێک بژمێرین ئەو هۆکارانە چین کە بەردەوام دەبێتە هۆی هەڵوەشانەوەی خێزان، لێکترازانێکی خێزان، لێکبوونەوەی دوو خێزان کە لەوانەیە بە کۆمەڵی خۆشەویستی و محبەتەوە بێکەوە دەستیان بە ژیان کرد بێ. بەڵێ. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا سپاس بۆ جەنابێت مامۆستا عیمران، سپاس بۆ ئەم دەرفەتەیە. دیارە بەر لەوەی کە بێمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت مامۆستا عیمران، ئاسوودەیی هەر کۆمەڵگەیەک لە تۆکمەی خێزانە. تۆ ئەگەر ئەتەوێت کۆمەڵگەیەک لە ناو ببیت، بەڕاستی تۆ وەرە لە خێزانەوە دەستی پێ بکە، لە هەڵوەشانەوەی خێزانەوە دەستی پێ بکە. ئەگەر بشتەوێت تۆکمەی کۆمەڵگەیەک ببینیت، ئاسوودەیی لە کۆمەڵگەیەکدا ببینیت، دەستبارگیری و محەبەت و خۆشەویستی لەناو هەر کۆمەڵگەیەکدا حەز بکەیت کە بیبینیت، ئەوە لە پەروەردەی تاکەوە دەست پێ دەکات، لە نێو خێزانەوە دەست پێ دەکات، لە ئاسوودەی بینی ژن و مێردا دەست پێ دەکات. لەبەرەوەی دوو ژن و مێردی بەختەوەر بەیەکەوە ئاراستەیەکی زۆر جوانی پەروەردەیی وەردەگرێ بەوەی کە مناڵەکانیشان بە هەماشەوە پەروەردەیەکی جوان پێشکەش بە کۆمەڵگە بکە. لێرەوە ئاسوودەیی کۆمەڵگە دەبینین، یعنی دەستبارگیری و محەبەت و خۆشەویستی، تێکچوونی شیرازەی خێزانیش بە دڵنیاییەوە گرفت و کێشە بۆ هەموو کەسێک دروست دەکات. ئەو کەسانەی کە لە نێو کۆمەڵگەدا بۆ نمونە هیچ خەتایەکیشان نیە، ئێمە دەبینین کە کارەساتی تراژیدی ڕوودەدا، دەبینیت کە ئەم کەسە هیچی لەگەڵ هیچ نییە، بەڵام کەسێک دەبینێت کە پەلاماری ئەدا یان مافی ئەخوایان حەزینی ئەکا، دڵشکێنی ئەکا. هەموو ئەم شتانە لەوەیەکە ببینی خێزانەکانمان تۆکمەنین. ئەنجا بێمە سەر پرسیارەکەی جەنابێت کە تێیدا باست کرد مامۆستا عیمران، بە دڵنیاییەوە چەند هۆکارێک هەن کە ئەم ڕۆبوونەتە مای هەرەسێنانی خێزان و نوقمی خێزانەکان بۆ نێو کێشە و گرێف، ناخۆشیەکانی ژیانی خێزانی ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە هەڵکشان و هەروەها ترازانە. یەکێک لە هۆکارەکانی ئەمڕۆ بەڕاستی کە ڕووی لە خێزانەکان کردو، ئێمە لە ڕابردوودا باسی هەندێشتمان کردەوە بۆ ئەوەی کە دووبارە نەبێ و نەگەڕێینەوە سەر ئەم شتانە. هۆکارێک لەم هۆکارانی کە ئەمڕۆ دروست بووە مادەیە بەڕاستی. ئەم مادەیە وای کردووە کە خێزانەکان بە حکمی ئەم قەیرانانەی کە هاتۆتە پێشەوە، گرفت و کێشەکانی خێزانی یەکجار زۆر بوونە بێکاری، ئەو کەسەی ئەو پیاوەی کە بێکارە لە ماڵەوە دائیمەن بە حکمی دەست بەتاڵیەکە وەکو بڵێ فشارێکی دەرونی لە بۆ هاتووە. ئەم کەسە دائیم لەسەر ئەعسابە لە ماڵەوە، دائیمەن گرفت و کێشە دروست دەبێ، دەمە بۆڵێ و ئەوانە دروست دەبێ بە حکمەوەی کە ئەم پیاوە دەستی بەتاڵە. بۆیە دەبینیت مامۆستا کە ئەو کەسە نەیتوانیوە بژێوی ژیانی خێزانی دابین بکە یا هاوسەرەکەی دابین کە. لێرەوە چەند شتێک دێتە پێشەوە. بۆ نمونە ئەگەر ئێمە سەیری بکەین، زۆر جاری وا هەیە مامۆستا عیمران، کەسێک بۆ نمونە پەیوەندیە کرد، ئەیود مامۆستا واللهی من ناوێرم کە هاوسەرەکەی خۆم ببەمە ماڵی براکەم، ماڵی کەس و کارەکەم. لەبەرچی لەبەر ئەوەی کە دەبینیت ئەوان لە بواری مادیدا وەزعیان باشترە، خانووی جوانی هەیە، کەونتەری باشی هەیە، دەڵێ ئافرەتەکە کە چاوی پێدەکەوێ ئێمە کە هاتینەوە بەدائی من گرفت و کێشەمان لە بۆ دروست دەبێت. یعنی لێرەوە تەماشا دەکەیتەوە سروشتی ژیانیشە. هەیە کەسێکی تر خانووەکەی لە ئەو جوانتر، ناو ماڵەکەی باشتر، بە حکمی ئەوەی کە ئەم کەسەش دەست بەتاڵە یاخود نەیتوانیوە لە بوارە مادیەکەدا بتوانێت تەکمیلی ژیانی بکە. ئەم گرفت و کێشانە زیاتر دروست دەبێت. مادەیەکێک لە هۆکارە، ینی دەتوانین بڵێن سەرچەکانە لە ئێستا بەتایبەت لە دوای 2014 و هەڵدانانی 2013 هەڵدانی قەیرانی دارایی و ئەو بابەتانەکە سەری هەڵدا بەتایبەت مادە کاریگەری هەبوو بەسەرەوەی کە خێزان بەو شێوازەیە تێک بچێ و شیرازەی خێزانیانی مامۆساوی کە بەڕاستی جێگای سەرنجایانی خێزانی تازە پێکهاتووش دەبینین لە هەرێمی کوردستان، نەک ینی هەموو جۆرە خێزانە و خێزانێکە 20 ساڵە تەمەنیان کردووە ئێستا دەبینی بچەندی منداڵە و لێک جیا دەبنەوە. ینی ئەوانە هەمووی بۆ بابەتی مادە دەگەڕێنیتەوە. بەڵێ مامۆستا عیمران، مەرجی نیە هەمووی بۆ ئەم بابەتە بێت، بەڵام خاڵێکە لە خاڵە سەرەکیەکان و هەروەها بە دڵنیاییشەوە ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە مامۆستا، بە دڵنیاییەوە خاڵێکی گرنگە کە تۆ ئەم کەسە نەیتوانی بەڕاستی بژێوی ژیانی خۆی دابین کە و هەروەها بتوانێت تەکمیلی ژیانی بکە، دڵی ئەم هاوسەر و خێزانی خۆی ڕازی بکە، لەوانی قسەی بێتە سەری خۆی. ئەمڕۆایە ئەمڕۆ ئەگەرنا لە پێشووتر داوانە بوو تۆ سەیری ڕابردوو بکە لە باو و باپیرانی ئێمەوە سەیری کە لە بواری
کۆمەڵگەواری مادی هیچیان نەبوو بەڵام بە حکمی ئەوەی کە ئەمان زیاتر رازی بوون بە بەشی خۆیان و هەروەها لەبەرەوەی کە کۆمەلگاکەوا بوو بەڵام ئەمڕۆ کۆمەلگەوای لێ هاتیوە بە حکمی ئەوەی کە کەسەکە زۆر لە قیمەیە لە بواری مادی ئافرەتەکە تەقبولی ئەو نەبوونیە ئەو پیاوەی خۆی ناکە بۆیە دەوێت کە بگاتەوە بە ئاستی ئەو کەسەی دیکە بیا بیگاتە ئەوەی کە بڵێ باشە کە تۆ نەت ئەتوانی هاوسەرگیریەکە بەو باشیە بکەی کە کچی خەڵک یعنی وا لێ بکەی کە خانوویەکی سوکناییەکی بۆ دابینکەی لەبەرچی پرۆسەی هاوسەرگیری تێدا حەزەکەم لە بابەتی مادە تۆزێ بوەستین تو ئامۆژگاری چێ بۆ خانەوادەیە کە بۆی کە کێشە نەبێت کێشیان بۆ دروست نەبێت لەسەر مادە ینی پیاوەکەم موچەیەکی دیاریکراوی یان چۆن بتوانێت ماڵ و خێزانەکەی خۆی بگونجێنە لەسەر لەگەڵم موچێکە هەیە بەڵێ من بەڕاستی بێگوتە دەڵێم مامۆستا زۆر جاری ژووتەکەم دووبارە کردوتەوە ئەوەیان بۆ هەموو ئەو کەسانە مەرج نییە ئەو کەسانەی کە لە کۆشک و تەلاری جوان و لە کەماڵیاتی ژیاندان ئەمانە دڵیان خۆش بێ من زۆر جار ئەوە دەڵێم بەڕاستی خەندە و پێکەنینێک لە نێو کەلاوەیەکی قڕینیندا باشترە لە گریانێک لە نێو کۆشکدا یعنی ئەگەر تۆ لە نێو کۆشک بیت ئەگەر ئاسوودە نەبوویت لەگەڵ پیاوەکەتدا ئەگەر ئەو پیاوە لەگەڵ ئافرەتەکەیدا ئاسوودە نەبوو بە هەموو دنیاهی ئەو بێ بەڵام بەڕاستی ئەگەر ئاسوودێ بوون لە یەکتر تێگەیشتن بزانێت کە لەگەڵ یەکتریدا ئەمانە چاک و پاکن دەستباگرن لە پشت یەکترن با لە کەلاوەیەکی قڕینندا بێ مادەم دڵیان خۆشە هەموو دنیاهی ئەوانە لەبەرەوە مامۆستا من ئامۆژگاریم بۆ ئەوان ئەوەیە بەڕاستی بە هیچ شێوازێک کەماڵیاتی ژیان ناتوانێت ئەم ئاسوودەیە بخاتە نێو بازنەی خێزان ئاسوودەیی بەڕاستی لەوەیە کە ئێمە تەکمیلەی ڕۆحمان لەگەڵ یەکتریدا دەستبارگریمان و هەروە چاکەکاریمان و هەروە گفتوگۆی جوانمان لێزانین و ئەتەکێتی قسەکردنی جوانمان لەگەڵ هاوسەردا ئەمە خاڵێکە لەو خاڵە گرنگانە کە من ئامۆژگاریم بۆ ئەوان ئەوەیە چاو لە خەڵکانێکی دیکە نەکەن بەڕاستی نەبینن کە خەڵکێک پێی وایە کە زۆر دەوڵەمەندە ئیتر ژیانی خۆشە و هیچ گرفتێکی خێزانی نییە نا بەڵکو بە بەراورد ئەگەر ئێستا ئێمە تەماشا بکەین زیاتر ئەو کەسانن کە یعنی لە بواری کەماڵیاتی ژیانەوە لە قیمەن بەڵام کێشە و گرفتی خێزانیان یەکجار زۆرە ئەمە خاڵێک بوو مامۆستا لە باش خاڵێکی تر مامۆستا بەلای منەوە کە زۆر گرینگە بۆچی زۆرێک لەو ئامارانەی کە لە دادگاکان هەیە ئەو خێزانانی کە لە تازە پرۆسی زەواجیان کردو لە ماوەی ساڵێک بۆ 5 ساڵ لەم بینەیە ئەوانە زۆرتر زیادە بنەوەلەوەی کە کەسێکی بە ئاموانی کە تەمەنێکیان لەگەڵ کردووە کە لەوایە ئەم جیلەی ئێستاکە بە دیتن و بە بینین و بەشێکیانیش ئەسڵەن بە خۆشەویستی زەواجیان کردی بۆچی ڕێژەکە لە ناوەمانە زیاترە بەڵێ مامۆستا کاتێک کە سیر دەکەی یەکێکی تر لە هۆکارەکانی جیابوونەوە بەڕاستی تەمەنێکی بچووکە و ئەزمونێکی کەمە لە وارەدا بۆ نمونە ئەمڕۆ سەتەلایت و بە تایبەتی تر سۆشیال میدیا کە بۆتە ئەوەی کە زاڵ بێت بەسەر دڵی گەنجانماندا کە لەم شتانەدا ئەوە دەبینێ یەکسەر پرۆسی هاوسەرگیری بچووکە کاتەوە تەنها لە یەک خاڵ کە ئەویشیان دیارە ئارەزوو شەهوەتە کاتێک کە شەهوەتەکە زاڵ بوو بەسەر ئەمانە یەکسەر قەراری زەواجەدا کاتێک کە بینی پرۆسی زەواج زۆر لەو بابەتە گەورەترە یعنی ئەنجاتی ئەگات لەو کاتەدا کە ئەم بارە بارێکە بارێکی کەمی قورسە ئەرکی سەرشانە بەڕاستی زۆر گەورە گەورەترە یعنی ئەو ئەکا زەواجەکەی پرۆسا هاوسەرگیریەکەی بۆ ماڵ و مناڵ نەکردووە یعنی بۆ بنیاتنانی ماڵێکی جوان لێک تێگەیشتێکی جوان لە پشت یەک بوونێکی باش لێک تێگەیشتێکی چاک نەکردووە بۆ مناڵ نەیکردووە بۆ چییە بۆ شەهوەتە ئارەزوو شەهوەتیش کاتێکی کەمە بەڕاستی یعنی کاتیە کە تێپەڕی ئەو کەسەوەکو بێزاریەکی لێدێ ئەزمونیشی نییە بۆیە ئەمانە وای لێدێ ئەو 5-6 مانگەی کە لەگەڵ یەکتردا بێزار دەبێت لە ژیان چونکە ئێمە باسمان کرد کە قۆناغەکانی ژیانی هاوسەرگیری پایە سەبر قورس دەبێت بۆ لەبەرە ئەوەی کە ئەو کاتە دەبێتە خاوەنی مناڵەکە پێویستی بە بژێوی ژیانە بە پەروەردەکردنە هەموو ئەم بابەتانە دێتە پێش یەکێکی تر لەو خاڵانە مامۆستا دەمەوێت کە زۆر گرنگە ئەویشیان دەمە بۆڵێ و عینادیکردنە لەسەر شتێکی بەسیت تۆ ئەزانی خێزانەکانی ئەمڕۆ زۆرینیان ئەم گرفتیان هەیە یعنی عینادیکردن لەسەر شتێکەوە ئیلا ئەبێ کە قسەکەی ئەو بچێتە سەر تۆ ئەزانی ئێستا زۆرێک لەوانە لە قسەیەکی زۆر عیناد و ناخۆشەیە بۆ نمونە پیاوێک هەر بە قسەیەکی خۆش بە هاوسەرەکەی ئەڵێ بەنیازم هاوسەری دووەم بێنم ئەویش دەڵێ دەوەڵی ئەگەر تۆ بیهێنی دەبێت ئیلا من تەلاق بدە یعنی ئەوەندە ئینکار لەسەر ئەوەی کاکە پێی بڵێ تەلاقم بدە یان ئافرەت پیاوی وا بگوتیتی مامۆستا ئافرەتەکەم پێی گوتم ئەگەر پیاوی تەلاقم بدە یعنی ئەمانە بەڕاستی گاڵتەکردن بەعقڵیەت یاخود گرژی دەمارەکانی پیاوا دەکات کە جاری وەها بەو شێوازیان ینی مامۆستا ئەسڵە سۆحبەتێکەوەش دەستی پێ بەتاکید دوای لاتوە مامۆستا جاری وا با نمونەیەکت بۆ باس ئێستا کەیسێکی تەلاق هەیە نوێ ئەم کەیسە بابۆت باسکەم بەڕاستی من بۆ ئەوەمە زیاتر بە چاوڕوونی بۆ خوشکانی بەڕێزمان بۆ برایانمان بە هەمان شێوە بۆی لە ژیانی هاوسەرگیریاندا تۆکمە و لێزان بن و ئاتەکەیتی لێزانینی باشیان هەبێ لێرەوە کەیسێکی تەلاق هەیە بڵێ ئەمە چییە
پیاوێک کوڕێک ژنی هێناوە لەگەڵ ماڵی باوکی بووە من زۆر جار دەڵێن بەڕاستی ئەمڕۆ زروفەکەی وایە حتا بۆت دەکرێت تۆ ماڵت بە جیابێ یعنی لەبەرەوەی دوو ئافرەت بەیەکەوە ئێمە لە ئەزمموی ڕابردوودا بینیمانە نەحاوێنەوە پێکەوە پێویستە کە ئەوانە ماڵی جیان هەبێ لێرەوە چوونە چی کردیە ئەو پیاوە خێزاندارە لەگەڵ ماڵی خۆیدا بووە ئەم بووک و خەسوە دەمەبۆڵەیەشیان بووە ها ئەوە هەیە لە نێو کۆمەلگەی ئێمەدا دوای ئەوەی کە ئەم پیا و ئەم ئافرەتە ماڵی خۆیان جیاکەنەوە لە شارێکەوە ئەچن بۆ شارێکی تر وای لێ دێکە قسەی نەبێت لەگەڵ خەسووی بووکەکە بۆ لە بەرەوەی پێشووتر دەمەبۆڵەیان بووە دوای چەند ساڵێک ئەم خەسوەی نەخۆشە بێ کوڕەکە دیارە هەمووشۆی هەیە بەڵام بووکەکە نا یعنی کوڕەکە چێتەوە بۆ ماڵی باوکی بەڵام ئافرەتەکە ناچێت بۆ ماڵی خەسووی دەڵێ زۆر نەخۆشە ئەم پیاوەیە تەکلیف لە ئافرەتەکە دەکا دەڵێ ئافرەت دایکم زۆر نەخۆشە حەز دەکەم کەت پەیوەندیەکی پێوە بکەیت و شەیتان بەنعلت بکە و تا ئەو شتەکە ڕۆیشت و ئەتۆ تەلەفۆنێکی بۆ بکە تەنها بڵێ سەلام عەلەیکم مامۆژن یادایە خی گەورە شیفات بدا کەفارەتی گوناحە ئیشاڵڵا هیچی تر مەڵێ تەنها ئەوە دەڵێ وەڵڵا مەگەر بەخەون ئەم قسەیە ببینیت یعنی ئەمە بە پیاوەکە دەر تۆ دەبێت لە بەرخاتری پیاوەکەت بیکەیت دوای ئەوە چەند جارێکی تر تەکلیفی لێ ئەکا پیاوەکە زۆر نەرمە بەڵام هەر نایکە دوای چەند ڕۆژێک دووبارە تەکلیف سێبارە تەکلیف ئەو ئافرەتە نایەتە ژێربات تا کۆتاییەکەی دەڵێ واللهی ئەگەر لەسەر ئەم بابەتەی تۆ باسی ئەەکەی تەلاق بدرێ من ئامادەریم کە تەلەفۆن بۆ خەسوم کەم کە لە تەندروستی بپرسم دوای چەند هەفتەیە کە ئەم خەسووە وەفاتەکە زۆر نەخۆشە ئەم پیاوە زۆر دڵگران و حەزین و ئەوانە ئەبێت یەکسەر ئەچێتەوە بە هاوسەرەکەی دەڵێ ئەوە دایکم وەفاتی کرد لێرەوە تۆ خێزانی منی ئەوە من سێ بەسێ تۆم تەلاقدا جاری دووەم دێتەوە دەڵێ هیچ توو ڕەش نیم ئەگەر مامۆستایەکی ئاینی بڵێت لە توو ڕەبووندایەک تەلاقەکەوێت و یان ئەمە چاک دەبێتەوە ئێستا تووڕەنیم ئەوە ئەگەر نەکەوت بێت جاری دووەم ئەوە هەر سێ تەلاقی تۆم کەوت بێ سێ بەسێ ئەم ئافرەتە تەلاقەدا تو ئەزانی ئەمە ئافرەتە پەیوەندیەکە ئەڵێ مامۆستا ڕێگەیەکم پێ بڵێ من ئامادەم تۆزی بنپەی ئەم دایکە ماچ بکەم بە جارێکی تر ئەم پیاوە بگەڕێتەوە ژێر سێ بەرمان تو ئەزانیت ئێستا هیچ چارە نییە تۆ تۆزەکە بە ماجمەکە لە بەروی تازە ئافرەتەکە وفاتی کردووە بەڵام تۆ پێشووتر بە یەک تەلەفۆنی تەنها چەند چرکەیەک ئەتوانی کە کۆتایی بە گرفت و بە کێشەکە بێنیت لێرەوە ئەم عینادیە مەبەستم لێرەدا ئەوەیە کە تۆ کار لە کارترازاگرەیەکە بە پەنجە ئەتۆ ئەتوانی بیکەیتەوە بۆچی وای لێ بکەی ئەوە بە زەحمەت بێ بە چەند خەڵکێکی تر بۆتان نەکرێتەوە بەشێکی زۆری مامۆسەکەشە خێزانیەکانیش بەو شێوازن لە شتە زۆر بچووکەکانەوە دەست پێ دەکەنەوەی کەوە بینیوتانە بە دڵنیاییەوە یا ئەمە ئەو شتێکی بچووکە ینی مامۆستا ئیمران لە تەلەفۆنێکی چەند چرکە کە تەنها بڵێ خوا شیفات بدە لەبەر دڵی مێردەکەت ئەوە بکە یعنی تۆ کە مادەم ئەم پیاوەی خۆ دەوێ مناڵەکانی خۆت ئەوێ لەبەر خاتری پیاوەکەی خۆت دایکی شت بووێ ئەگەر ناچیت بۆ لاشی تەکلیفێکی گەورە نیە پێت ئەڵە یەک تەلەفۆن بکە لێرە ئەم عینادیە ئەمڕۆ لە نێو خێزانەکاندا باوە مامۆستا یعنی زیاتر گرفت و کێشە خێزانیەکانی ئەمڕۆ بەو شێوازەی لێ هاتووە یعنی عیناد لەگەڵ یەکتریدا بێمنت لەگەڵ یەکتریدا ئەم شتانە کەشی خێزانی لەبار بردووە زۆر عەجیبم بەوە دێ من زۆر جار بەو هاوسەرانە دەڵێم کە تۆ بۆ نمونەیەکت با پێ بڵم ئەزانی ئافرەت پەیوەندی کردووە ئەڵێ چی ئەڵێ مامۆستا وڵی پیاوەکەم خیانەتم لێ ئەکا ئەگەر بێت و منیش خیانەتی لێ بکەم وەک ڕەتفەعل و تۆڵە لێکردنەوە گوناحەکە بۆ ئەوەیان بۆ من وتم دە باشە دەی جارێت تۆ چۆن ئەزانی کە خیانەتت لێەکە بینیوتە نەوەڵە ئەی چی بۆ وەڵی مامۆستا زۆر خەریکی تۆڕی کۆمەڵایەتە تۆ ببینە ئەم بێمتمانەیە یعنی جاری وە بە حکمی ئەم خیانەت زەوجانەی کە ئێستا ڕووەدا لەگەڵ یەکتری بۆ نمونە پیاوەکە خیانەتەکە خیانەت زەوجیەکە هیچی قەی بە هاوسەرەکەی خۆی نییە بە ئافرەتەکە بۆ لەبەرەوەی لەگەڵ ئافرەتێکی تردا زۆر بە سەهل و توانیوێتی دەستی پێ بگاڵێ دەبێ ئەو ئافرەتەی منی جوانە بێ ئەمجا جاری وایە ئافرەتەکە خیانەتی زەوجی لە پیاوەکە ئەکا بە هەمان شێوە ئەمیشتی قەی بە پیاوەکەی خۆی نییە بۆیە وای لێ دێ کە ئەمانە زۆر بە ئاسانی بە سەهلی کێشە و گرفت بۆ یەکتری دروستکەم بۆیە زۆر جار پێیانەڵم بابە کێ لە ڕابردوودا ئێوە سەیری بکەن چێتان بینیوە لە گرفت و کێشە و نەهامەتی و ناخۆشی دروستکردن بۆ یەکتر سوودی بینێ بێ ئێوە ئەزانن لە تەک یەک دانیشتن بەیەکەوە چایەک خواردن هەموو سەرۆت و سامانی ژیانی دنیا دێنێ ئێوە ئەزانن زمان پاراوی دڵخۆشکردنی یەکتری گفت و گۆ و خەندە باراندن بەرامبەر بە یەکتری جوانترین دەستپێکی ژیانی هاوسەرگیریە و هەروەها دەتوانێت ئەم ئاسوودەیە بۆ دڵتان بێنێت کە بەڕاستی ئەمڕۆ غیابە لە نێو دڵی هاوسەران و دەبینیت کە ئەمڕۆ بە حکمی ئەو شتانێکن جا مامۆستا لێرە من دەمەویست کە یەکشت بڵێم تۆ زانی ئەم ئاەتە جوانەی کە ئاماژە بەوە ئەکا لە قورئانە بۆ خێزانەکان ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا چی لتسكنوا إليها چی یعنی لێرە سەکینەت
یعنی پاڵپشتیکردنی یەکتر لە پشتبوونی یەکتر و هەروەها ئارامی بۆ یەکتری سەکینە نواندن لەگەڵ یەکتریدا ئەنجا لە پاشانچی مەوەدەتەوە ڕەحمە یعنی خۆشەویستی و لە پاشانیشدا ڕەحم و بەزەی ئەم سێشتا نییە بۆیە من دەمەوێت لێرە یەک فەرمودەی پێغەمبەری خوای تێدا باس بکەم عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمڕۆ وەکو ئەوەیە کە ئەمڕۆ بەیانی یعنی ئێستا گوتوویەتی بەیانی بۆ ئەو کاتەی ئێستا ئەوەندە عەجیبە دەڵێم شەیتان وەکو بڵێ ڕاخەر و شوێنی خۆی لەسەر دەریا و بەحرەکاندا ڕاخستووە شوێنکەوتوانی خۆی پەرت کردووە بۆ ئەوەی کە خراپە بڵاو بکەنەوە ئەو کەسانی کە خراپەیان بڵاو کردوێتەوە ئەچنەوە خزمەتی شەیتان دەڵێن وەڵا ئێمە ئاوامان کردو ئەو خراپەیەمان بڵاو کردەوە لە نێو کۆمەڵگەدا و دەڵێت تۆ هیچت نەکردووە بەڵام دەڵێ کەسێک دێ دەزانیم من چوم لە بینی دوو کەسا یەخەی دوو کەسم گر کە هاوسەر بوون وازم نەهێنا حتا کو لە یەکتریانم جیا کردەوە دەڵێ شەیتان لە خۆی نزیکە کاتەوە و هەروە دەستخۆشی لێکە دەڵێ ئەوە کاری چاکەیە کە کردوتە بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەلام لە ئێمە نیە ئەو کەسی کە ژن لە بەرچاوی مێردی بخە کە مێر لە بەرچاوی ژن بخە لەبەرچی لەبەر ئەوەی بەڕاستی ئەهەمیەتی زۆر گرنگ لە ژیانی خێزان لە ئیسلامدا بە ژیانی خێزانی دراوە بۆ ئەوی تۆکمە بن باش بن لەگەڵ یەکتریدا لەبەر ئەوە گوتمان بەڕاستی قیمەی تەندروستی کۆمەلگا لە چاکبوونی خێزانە دەست خۆش مامۆستا تەداخولکردنی کاری خێزان کەسی سێم بوونی لە نێوان کێشەکانی خێزان تا چەند دەبێتەوەی هەڵەشانەوەی خێزان ئەمەشیان یەکێکە لەو هۆکارانەی مامۆستاکە ئێمە لە ڕابردوو یعنی بۆ خۆمان بە حکمی ئەوەی کە لە ناو کارەکەشین دەزانین دەستی سێم ئەمڕۆ هەیە بەداخەوە دەڵێن خەڵکێکەیە چێژ لە گرفتی بینی دوو کەس دەبینە نازام کە چێژەکەی چییە بۆ دەیەوێت کە تۆ ناحەزبیت لەگەڵ هاوسەر تا یان ئەگەر بێت و خەلەلێکت هەیە تۆ ئەچی پرسیارێک لە کەسێکی ترەکە یا بۆ نمونە بەخەسوود بڵێ وەڵام من کچەکە دیەکێک لە خەلەلەکانی ئەوە زۆرم خۆشەوێت چاکەی هەیە باشەی هەیە بەڵام خەلەلێکی هەیە ئەمێ بۆمی ئامۆژگاری بکەیت دەی احتیمالی هەیە ئەم کەسە سێمە وەکو بڵێ بە ئەتەکێت و لێزانینەوە قسەکەت پێناڵێ بۆ چارەسەرکردنی ئەم مەوزوعە لەوانەیە سەرزەنشتی شتکە پێت بڵێت باشە ئەم کچیمە ئاوا بووە بۆ لە لای ئێمەوانە بوو لە لای تۆ وای لێ هات ئابە و نەوعە یعنی بتواندرێت کە وەکو بڵێ دەست بخاتە نێو بازنەی ئەم خێزانە و لێشی بتراژنێنێ ئەنجا چ دایکی کوڕەکە بێ لەگەڵ بووکەکەیدا و چ دایکی کچەکە بێت لەگەڵ زاواکەیدا بە هەمان شێوە لە کاتێکدا ئەمان بەیعەتێکیان داوە بە یەکتریدا عەقدێکیان لە بینی یەکتردا مۆر کردووە کە باش من چاک بن زۆر جاریتر ئەوم گوتووە مامۆستا ڕۆژێک لە پرۆسەیەکی هاوسەرگیریدا بەشدار بووم باوکی کچەکە دیار بوو کە ئەها عادەت وایە ئەگەر زاوا ژنەکەی مارە بڕی بە مەجالیسەکەدا دێت و تەوقە لەگەڵ هەموویان نەکات و کە گەیشتە خەزوری دەستی ماچەکە دەڵێ ئەو کاتە کە زاوا هات ئەمن بۆ خۆم لە دیارم کە هات دەستی خەزوری ماچکە خەزورەکە دەستی کێشایە و دەستی زاواکەی گر ئەو دەستی ئەوی ماچ کرد گوتی ئەزانی من بۆ دەستی تۆم ماچ کرد لە ناو مەجلیسەکە گوتی با من ئەوەت پێ بڵێم واللهی تا ئێستا ئەوەی هیچ کەسێک نەماوە کێنەیەنن بۆ لای ئێمە بۆی کێمە کچەکەی خۆتان پێ بدەین لەبەر ئەو کاتە تەبیعی بوو کە تۆ دەستی منت ماچە کرد بەس تا زەمارت بڕی ئەو جار من دەستی تۆ ماچەکەم چاوەکەم لەسەر شتی بچووک کێشە و گرفت بۆ کچەکەم دروست مەکە ئەم کچەی ئێمە کچێکی زۆر باشە گرفتێکتە بوو کێشەیەکتە بوو تکایە ئەگەر نەتانتوانی بۆ خۆتان چارەسەری بکەن بە کەسی پسپۆر چارەسەری بکەن ئێوە مەکەن کە بوارەکانی ژیانی خێزانیتان بچێتە دەرو کە خەڵکی ئەمڕۆکە لێتان ئالۆز بکە بۆی ئەمڕۆ کێشەکان وای لاتەوە دەستی سێم یعنی کەسەکە ئافرەتەکە پرسیار لە کەسی وەکە خۆی کێشەی خێزانی نەیتوانی بۆ خۆی چارەسەری بکە کە کەسێک دێنێت ئەویش دێ بۆ نمونە وەڵای مامۆستا لە یەکێک لە بەرنامەکانی هەنگاوەکانی ژیان کە بەرنامەیەکی خێزانیە کە من ڕۆژانی سێشەمە پێشکەشیەکەم تۆ زانین ئافرەتێ پەیوەندی کردی ئەویت مامۆستا چەند ئافرەتێکی دراوسێ گلەی هاوسەرەکەی خۆم لەلایەن کرد پێم وتم وڵڵا هاوسەرەکەم ئەم شتانەی هێگوتی جامە چییە کورە بە ئەم پیاوەنە پیاوێکی تر کورە بە هەر ئەم پیاوە هەروازی لێبێنێ تەلاقی لێ وەرگرا گوتی لە بینیماندا منیش وەکو بڵێ هەندانێک لەگەڵ هاوسەرەکەمە سیراعێکم لە بنانەیە لە بینمانە دروست بوو گەیشتە حدی ئەوەی کە تەلاقی دام ئێستا هەمان ئەو ئافرەتانێک کە پێشووتر وایان کرد کە من جیا ببمەوە پێم دەڵێن یاخۆ عەمری ئەم تۆ عەمرت نەبێنێ کە نەتوانی دڵی پیاوەکە دەڕازی بکەیت هەمان ئەو کەسانە ڕاستەکی نمونەیەکی جوان بۆ ڕاستی مامۆستا با کۆتا پرسیارەکانم ئەوە بێ بزەبت مامۆستا بەڕاستی تەداخولکردنی کەسی سێمیان یەکێک لە کێشە گەورەکانە ئایا مەرجە تۆ هەمیشە دایک و باوکە کێشەکانە بۆ چارەسەرکردن چ لەلایەن کچەوە چ لەلایەن باوکۆ یان جاری وهەیە دایک و باوکەکەت پسپۆڕی بابەتەنین و پێویستە بە کەسێکی پسپۆڕ بڵێ من ئەوە دەڵێم وەکو ئامۆژگاریەک بۆ هەموو ئەو خوشک و برایانە بۆ هەموو ئەو هاوسەرانە حتا کو بۆیان دەکرێت با کێشەکانیان دایک و باوکیشیان نەزانن
تاکو بۆیان دەکرێت با بۆ خۆیان چارەسەریانکەن ئەگەر زانیان لە دەری توانە و دەسەڵاتی ئەوانە بۆ چارەسەرکردن پێویست بەوە دەکات کە کەسی ئەمیندار لەم بابەتەدا لە بواری بەتایبەتی تر دیندارەکان ئەو کەسانەی کە حەز بە کێشە و گرفتی خەڵک ناکەن نەک ئەو کەسێک کە چێژی لە ئەبینێ بێنێتە ناوی کە کێشەکەیان لێ گەورەتر ببێ تۆ ئەزانی لە لای ئافرەت قسەیە وترا و لە لای پیاوەکەی تر کەسەکە بۆ ئەوە چۆ چارەسەری بکە بەڵام لە ئافرەتەکە قسەیە وترا وتوە وەڵا تۆ حەقیت لە لای پیاوەکەش وتراوە تۆ حەقیت تۆزانی ئەمانە زیاتر پێداگریەکەن لەسەر ئەوەی کە مافی خۆی بەدەست بێنێن لەگەڵ ئەوەشدا ئەمانە عینا دەبن و دواتر ئەگەڕێتەوە بۆ سەر ئەوەی کە کێشەکە زیاتر ببێت و لێکترازان دروست بێت باشە مامۆساکۆ تا پرسیارمەوە دیارە هاوکاران دەڵێن کاتمان زۆر کەممایە کێشە لە نێوان خێزان بابەتێکی ئاسایی نیە گەر جارجار هەبێ و لە نێوان خۆیان لە ناو پاکترین کەسی سەر ئەم گۆی زەویدا گرفت و کێشای خێزانی بووە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەڵام ئایا گرفت و کێشەکان وەکو گرفت و کێشەی وەکو یەک وای هەموو کەسێک نا کەسی پسپۆڕ و لێزانمان هەیە گرفت هەر بووە لە ماڵی پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵام بەڵام بە ئەتەکێت و لێزانینی زۆر جوان کە تۆ ئەڵێ ماوەکەمان کەمی ماوە من ئەوە بڵم کە یەکێک لە سڕەی خێزانەکان نییە بۆ نمونە تۆ هاتوتە ماڵی دایکمان عایشە کە ئافرەتەکەی تر خواردنی بۆ پێغەمبەری خوا ناردووە ئەو خواردنی حەزر کۆزانی پێغەمبەری خوا حەزی لێ کە دێ باشە دایکمان عایشە تووڕە ئەبێت و خواردنەکە ئەڕێژێت و فڕێدا لەو کاتەدا هەڵدەستێت چی دەکات باشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام تووڕە ئەبێ وەرە با تەلاقت بدەم کە تۆ شتێکی ئاواتکردنا ئەڵێ بەدەست خواردنەکە کۆ ئەکاتەوە ئەڵێ دایکتان ئەمڕۆ تووڕە بووە یعنی لێرەوە ئەتوانێت بە ئەتەکێت و لێزانین هەم دڵی هاوسەرەکەی ئەوی نشکەنی هەم ئەوی تریش تێ بگەێنێت کە ئەمڕۆ مافی تۆ نییە کە من لە لای تۆنیم خواردنەکە بنێریتەوە بۆ ئەوی کە لە بینی ئەم دوو هاوسەرەدا کێشە دروست نەبێت جا بۆیە مامۆستا من دەمەوێت کە دەڵێ کاتەکەم کەمی ماوە بەڕاستی ئەمڕۆ شتێکی تر خاڵێکی تریان هەیە ئەنجا لاوازی جنسی ئەنجا ئامادە نەبوونی ئافرەت بەوەی کە دڵی پیاوەکەی خۆی ڕازی بکە پیاوەکە بەو شێوازە لە ئاستی ئەم ئافرەتەدانیە بۆیە من دەمەوێت ئەگەر دەرفەت هەبێت یعنی یەک خاڵی کورتی تێدا باز دەکەم وەکو چارەسەرێک ئافرەتان دەیانەوێت بەڕاستی متمانەیان هەبێت لەلایەن پیاوەکانیان و کەسێک بێ گوێی بۆ بگیرێ و هەروەها کەسێک لە پاڵپشتی بێ لە بەرامبەر ئەوەشدا پیاوەکە دەیەوێت کە حەز و ئارەزووی بۆ پڕ بکرێتەوە کەواتە ئەمانە هەردووچەند تەواوکەری یەکترن من لێرەوەدا دەڵێم بۆ ئەوەی بەر لە چوونی پڕۆسی هەسەرگیری پێویستە ئەم کەسانە بەرچاو ڕۆشن بکرێن لە زانینی مافی یەکتریان بەسەریەکەوە چونکە ئەگەر ئەم پیاوە زانی مافی ئەم ئافرەتە چییە بەسەریەوە باوەڕتە بێ مامۆستا ئەگەر گرفتیش ببێ زۆر سەهل و ئاسان چارەسەر دەبێ بەڵام ئەگەر نەیزانی هەر عینادە و بابە من پیاوم و ئەبێ ئیلا قسەی من سەر پێوێ ئەنجا حەق بێ یان ناحەق بێ بەڵام لێرەدا ئەگەر زانی ئەگەر نەحەقیش بێ دان بەخۆی داگرێت دان والکاظمین الغیظ ئەو کەسانەی چین کە ڕقی خۆیان ئەخۆنەوە والعافین عن الناس ئەوە لەگەڵ چێ خی گەورە فەرمێ لەگەڵ خەڵکدا ئەی چەند مهمترێ کە تۆ لەگەڵ هاوسەرتا لێبوردنت هەبێت و عەفوت هەبێ بەرامبەر دەست و چاو خۆش بێ مامۆستا ڕەسوولوەرتی زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامۆژگاریەکانت بۆ ئێمە و هاوکات بۆ هەموو خێزانەکان بەڵێ زان و خۆشەویستان ئەو تۆرەیەمان لە شاری هەولێر پێشکەشکردن بە هیوای پاراستنی ژیانی هەموو خێزانێک و دوور بن لە ناخۆشیەکانی ژیان دەگەڕێمەوە لای هاوکارانم لە شاری سلێمانیەوە بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر و هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشی وڵای زان بۆ گرتنی زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی سلێمانی ڕاستەوخۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان لەگەڵماندای ڕامیار سڵاوی خوای گەورەت لێبێوەم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکی ئەمڕۆ لە سلێمانی چییە فەرموو بەمان بخەیتە ڕوو بەڵە سڵاوی خواتانە بە شەیدا ئەم کاتتان باش ئەمە ئێستا لە بەردەم یەکێک لە بانکەکانی یان ناوەندەکانی دابەشکردنی موچەی خانەنشینیدان دیارە ئەمڕۆ موچەی خانەنشینی شارستانی دابەشەکراوانن کە ینی تەمەنێکیان هەیە بە تەمەنن لە بەردەمی چەند بانکێک ئەمڕۆ لە سلێمانی ئەو موچەیە دابەشەکرێ ئەوەی کە جێگەی نیگەرانی خانەنشینانە ئەوەی کە جێگەی نیگەرانی هاوڵاتیانەیە کە موچە وەرەگرن لەو کاتانەدا ینی ئیسیحامێکی ئێجگار زۆر دروستە بێت خەڵەباڵقیەک ئەوەی کە لە دیمەنەکانە دەیبینن خەرباڵقیەکی زۆر دروستە بێت و ینی تیانە هەیە لە بەیانی دوای بانکەوە لێرێ تاوەکو ئێستا نەیتوانێت موچەکەی وەربگرە بەری نەکەوتووە بەهۆی و خەرباڵقی هەیە بەم جۆرە ینی کاروبارەکان ڕایەکرێن زۆرێک لەوانەی کە لێرن بە تەمەنێکیان کردووە توانای ئەوەیان نییە کە ماوەیەکی زۆر بەپێوە بوەستن بە تایبەتی کە لێرە لە حەوشەیەکان شوێنی دانیشتنی نییە هەروەها لە بەرەو گەرمایە پێویستەکە چەند کاتژمێرێک بوەستن تا
موچەکانیان پێدەدرێ ئەوەش گرفتی بۆیان دروست کردووەوە جێگەی نیگەرانی وانە دشمە لای بەشێکیان قسان لەگەڵەکەم زانی ئەوان چێنن لەسەر پێدانی موچەکانیان وە ماوەی چەندێکە وەستاون مامەگیان باشی چەندێکە وەستاون من لەگەڵەوە فرتاوتم نازم باشە چەندێکە وەستاون مامەگیان باشی سەلام عەلەیکوم سەلام بەخێر بێت لەکێوە لێرە وەڵای من تقریبا لە ساعت 8 لێرە تا ئێستا بەر نەکەوت نەخێر ئەوە هەموو مانگیم شەوازە دووبارەی بێتەوە یا بەزە مانگی وایە توانێ و مانگی بزانێر وایە بەڵێ ئێوە لەو بەرگرمانە ناڕەحەت نییە بۆتان چەند کاتژمێرە گۆستن ئینسانێک نەخۆش خۆ دەزانین بە تەمەنەوە ساڵات چووە تەبان ناخۆشە دەچێت تەحمولی واکات بەڵێ هەموو بانکەکانی خانە نشینی وایە یا هەر ئەم ئێرە وایە وڵای من لێرە وەرەگم لێرە بینیم ئاگام لەوانی تر نییە زیاتر بڵێ چی بکرێ باشەکە و قەرەباڵکە دروست نەبێت وڵای ترەوە خۆیان یا ژوورەکان زیاد بکەن هەموو عادەتە کۆنەکەنەوە بەو شێوەیە باشترە باشە سپاس دەکەم دایگیان باشی سپاس دەکەم لەکێوە لێری دایگیان والله لا ساعتنا ليرة سعات نۆ لێ لا والله ئەی کەی بەردەکەوێت تا کەی بە لێرە بی والله خوازاني نازل نەوە توی کەی بەردەکەوێت باشە ناڕەحەت نییەوە ئێستا شەنێکە لێرە أنا راحت تو بياني تا استاد شكي هلم برتاو شوين نيو ويسا كرسيك شمبركوت ودانشتون بشرت فقرات شو ئەی باشە چی بکرێ باشە بۆی و قەرەباڵکە دروست نەبێت والله باهين بعدد هني كان بلين أم سيوتشوار عددك يبودان عنوانيا 200 كذا بالروجك تسليب كانوا طوال خۆش بێت ئەوانەی کە لێرن سەرجەمیان ینی تەمەنێکیان کردووە سڵاو لەوێ مامەگیان یاخۆ سەلامەت لەکێوە جەناب هاتووی بۆ ئێرە و بەرە نەکەوت والله لە سەعات 7:30 بەیانیەوە 7:30 بیانی ئێستا نزیکەی 10:30 ینی تقریبا چەند کاتژمێر بڵێ ینی چەند کاتژمێر والله حەو کاتژمێرە لێرە دەست خۆش بێ ئێستا ینی شەیدا ڕێگە بە ئێمە نادەن لە نێو حەوشەی بانکە ینی بۆ چوونی ئەو هاڵاتیانە بگازینەوە ئەوەی کە بینیتان ینی بەشێک لە ئەو گیر و گرفتانە بوو کە ینی خانەنشینانی شارستانی لە کاتی وەرگرتنی موچەیە بۆیان دروست دەبێت شوێنی ینی مانەوەیان وەکو پێویست نیە ینی بە حەوشەی کە لێ وەستاون قەرەباڵکێکی زۆر دروست بووەوە هەروەها گەرمایەکی ئێجگار زۆر هەیەوە تەمەنێکیان کردووە بەشێکیان تیان نەخۆشە نەخۆشی درێژخانی لەگەڵایە لەبەرەوە توانای ئەویان نییە کە ماوەیەکی زۆر بەپێ و بەسن ئەگەر جەناب پێمان بڵێ چەندێکە وەستاوی لێرە قسەمان بۆکەی چەندێکە هاتووی مامەگیان سپاس دەکەم جەناب ئەگەر بکرێ پرسیارەیان لێ بکەی ئێستا بەرکەوتووە هەڵە بڕۆ یەکشەمەوەرەوە بەڵێ ینی ئەم شێوازی وەرگرتنە تا چەند نووسنەوە تا بەم جۆرە موچە وەرگرتن هیچ شتێکی باش نییە ئەو خەڵکەمی وتە لەوە تاوا کەوتووە ئەی چەندتان لێ بڕام موچەکانتان دەستا 21 بڕاوە سا 21شتان بەڵێ بەڵێ باشە هەیە تایەتی نەخۆش بەیانی لێرە پکەوتی و دالێ هەتاوگە بۆ نمە شتێکنی دەسەی دانیشت کورسیەکە تاوە ناخۆشە بێتاقەتە چی لێگەیت خۆی ما بووە نابە ئەوسی هەموو بکرا باش بۆ ئەوانەوە جیانکردنا وەج بۆ بێت جیانکردنیانەیە ئەوسی حەمە دروست ناوێت گار بۆ شێوەیە ئەگەر بۆ نایکە نازانم لە حکومەت بۆ نایکە لەبەر چی نایکە نازانم توانایی نییە بۆ تواناشین توانای هەیە خۆی نایکە دەست خۆش بێ بەڵێ بەڵێ ئەوەی کە بینیتان بەشێک لە داواکاری و گیر و گرفتی بڵێن خانەنشینانی موچەخۆر بووکە لێرە ئێستا گرفتیان بۆ دروست بووە بە داوایان کرد ڕێشوێنێکی باشتیان بۆ بگرێتە بەر بۆی کە چارەسەرێکیان بۆ بدۆزنەوە بەڵێ ڕامی ئاراسایی وەریگرە باشە یەک دقە جەنابێ ئەگەر پێمان بڵێ مەسەلەن لە بانکەکانی تریشا بەم شێوەیە بەڵێ لە هەموو بانک بەم شێوەیە چی بکرێ باشە ینی تۆزە هێور بەرەوە من دەمێ قسە لەگەڵ من مدیرەکە پێی ڕاگەمەڵێت ڕاگەیاندن بێ شێوەی نێبێتە ناو باشە بەسەر چاو بەس ئێستا پێمان بڵێ جەنابێت چی بکرێ باشە بۆی کێشەی ئەم قەرەباڵکیە چارەسەر کێشەکە لە حکوومەتە خولای منە حکوومەت موچەی تاخیر کردو و قەیرانە و ئەو لاقی بێمەوە نییە
ئەمەش نەموتوە ئەمە ینی پێم بڵێ بزانم کێشەکە لەکوێیە بۆ ئەمە ماگانە باقی خەرباڵغە 28,000 خانشینمان هەیە لە سەربازی و لە شارستانی و لە شەیدان و لە ئەمانە موچەکە تاخیر بۆ لە کاتێکی دیاریکراوە هاتووە بۆیە زەختەکە دوێ نەقەدوان نەبوو بڵێ ئاوە زەختەکە دروست بێت لەبەرەوەی کە ئێستا ئەمڕۆ هەموو فیەکان بێکەوە هاتووە زەحامەکە لەوە دروست بووە لەبەرەوەی ڕاگەیاندنیشمان نەیکا بە پروپاگەندە و بۆ دیعای هەڵبژاردن و دیعای حیزبەکانی خۆتان هەموو ڕاگەیان دڵنیا بە کە بۆ جۆرە نیە مانکانی تر خۆ هەڵبژاردنیش لە پێش نەبووە ئێمە ینی خەڵک تەلەفۆنمان بۆیەکە ئەڵێ ئێمە بێتاقەتین مەسەلەن نەخۆشی تایە ئەبێ حەق بین بۆ نەخۆشانی کە بە تەمەنێکیان کردووە هەمی بە تەمەنە کەوتی تەقاوت واتە بە تەمەن کەوتی تەقاوت واتە نەخۆش بە تەقاوت ئێمە بەسمان تەنها بانکێک نییە لە بانکانی تری ژەوانی کە هەر هەموو بانکان هەیە هەموو بانکان هەیە علاقی بە حکوومەت و بە خەڵقەوە هەیە گینە علاقی بانکەوە نیە ئێمە هەشتا مۆزەفتا لە خزمەت خەڵقا ساعات 4 وارە ڕۆینەوە دەستخۆش بەڵێ جەلالەوەی کابینیتان بەشێک لە نیگەرانی و داواکاری بڵێن ئەو کەسانە بوو کە موچەی خانشینی شارستانی وەرەگرن بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان ڕامیار عوسمان سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بوو. بەڵازیزان تەوری سێم و کۆتایی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر هۆکارەکانی هەڵۆشان ببورن چۆن خۆمان لە هاک بپارێزین دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لینکێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە مەسنجەر بۆ زۆری نەمان هاتووە و هەندێکیش باسییان لەوە دەکرد کە ئەمە هاکەوە پێویستە خۆمان بپارێزین با سەرەتا بزانین لەگەڵ میوانێکی تایبەتمان قسە لەسەرەوە بکەین کە چۆن خۆمان لە هاک بپارێزین بەڵام سەرەتا با بزانین ئایا هاک چییە چۆنە و لەکەیەوە سەری هەڵداوە ئەویش بەڕێز هاوڕاز نەوزاد شارەزا لە تەکنۆلۆژیا و زانیاری میوانمانە کاک هاوڕاز زۆر سپاس بەخێر بێت. بەڕێز سڵاو لێ و لە ستافی کەناڵی پێیان و بینەرانی بەڕێز زۆر سپاس کاک هاوڕاز هاک چییە لەکەیەوە سەری هەڵداوە خۆی هاکەگەرۆکو زاراوەکو تێرمنۆلۆژی لێکی بیتەوە مانایەکی تایبەتە گەیەنێک بەڵام ئێمە وەکو هاکە بۆ ئەو بوارە بەکارێ بوارەکە هەڵەیە خۆی ئەگەر وەکو زاراوە لێکی بیتەوە چکە هاک یعنی پارچە پارچەکردن ئەمە لە سەرەتای پرۆگرام سازیە کە ئەم وشەیە بۆچی بەکارهێنرا ئەو کەسانەی کە شارەزای سیستەمێکیان لە شوێنێکادا ئەنا دوایی خۆیان ڕۆشتن لە کەم و کوڕی سیستەمەکە کۆڵانەوە بۆ ئەوەی چاکی بکەن ئەمە وەکو زاراوەکە بەڵام ئێستا زاراوەکە زۆر بەربڵاو بۆ کەسانی کە ئەگە پێناسەیەکی بکەین هاک وەکو ئەمڕۆ هاگواتە دەست بە ساگرتن و بەکارهێنانی ئەکاونتێک یان سیستەمێکە بەبێ ئیزنی ئەو کەسە بەبێ ئیزنی خاوەنەکەی without permission بەکاری بێنی ئەو کەواتە بە چ ڕێگایە لێترێت ینی بە کورتی ڕێگاکانی هاکردن چین سەرەتا ئەگەر باسێکی هاک بکرێت لە سەرەتاوە وەکو مێژوو وەلو زۆر کەم کەس زۆر کەم شوێنەمایان وتووە بەڵام لێرەوە ئەڵم ئەگەر بێت و لێک سەیرێ بکرێن یەکەم کۆمپیوتەری گەورە کە دروست کرا کۆمپیوتەری زیرە کە دروست کرا بۆ مەسلەی منەڵم بۆ مەسلەی هاک بوو کاویش کۆدی لە سەروبەندی جەنگی جیهانی دووەمە کۆدی ئیگما هەبوو کە جێشی ئەڵمانیا بەکارێ هێنا بۆ گواستنەوەی داتا و زانیارەکانیان کە و کاتە بەس تەلەفۆن و ئەمانە بووە بۆ سلکی عسکەری ئالان تورینگ کە بەریتانی بۆ دروستی کرد بە ناوی The Bomb ناویانە The Bomb توانی کۆدی جێشی ئەڵمانیا بشکێنە و هۆکارێکی سەرەکی بوو بۆ دۆڕانی هیتلەر لە جەنگی جیهانی دووەمە ئەمە باسی مێژوەکەی ئەمە وەکو مێژووەکەی زۆر باشەکەواتە ڕێگاکانی چین ڕێگاکانی هاکردن بە چ ڕێگایەک ئەتوانرێت ڕێگاکانی زۆرن بەڵام ئێمە ئەگەر کورتی بکەینەوە لەو ڕێگانی کە لە کوردستانە باون و بەردەوام بەکار دێ خەڵک بەدەستەوە ناڵێنێ ئەتوانین بڵێن یەک خەڵک خۆی مەبەست خۆی سەرەکی هۆکاری سەرەکیە کاویش شارەزایەکی تەواویان نییە لە بەکارهێنانی ئینتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان و مۆبایل بەشێک ئێمە هەمومان بۆ چات و بۆ کۆمەڵە پۆست و ئەمانە بەکارێنین تۆڕە کۆمەڵاتەکان بەکارێنین بەڵام پاراستنیش بەشێکە لە بەکارهێنان کە ئێمە پێویستەکە لەوکو چۆن فێری کۆمەڵە شتی تایبەتیە بین کە خۆمان حەزمان لێ ئەوەش بەشێکە لە فێربوونەکان کە ئەبێ گرنگی پێ بدرێ و فێربین لێوەی کە هاک نەکرێ پاراستنەکان دانانی ئەکاونتێکی بە شێوەیەکی گونجاو بە شێوەیەک ئەو شێوازانەی کە شەریکە خۆی دایناوە ئەو شوێنەی کە تۆ دانێ ئیمێل دانەی یان ئەکاونتێکی سۆشال میدیا دانەی سۆشال ئەکاونتێک دانەی یان مۆبایلەکەت کە هەر
ئێمە هەمومان پاسۆردێک لەسەر مۆبایلەکانمان دانین کە سەیرەکەی 1 2 3 4 یان پاسۆرد لەسەر ئەکاونتەکان هەموو 1 2 3 4 هەنی ئەمانە شێوە خۆمان هۆکارین بۆ ئەوەی هاک بکرین. واتە کاگا ڕاست ئەکرێ بەرامبەر پاسۆردەکەی من بدۆزێتەوە یاخۆت من هاک بکە ئەم دووشتە جیاوازن یاخۆت هەمویان گرنگەوەی کابرا توی هاک کردو ئەگەر پاسۆردەکەشی ئێمە ئەوی وەک وتمانەمە زمانێکی بازاری قسە بکەین بۆی خەڵک لێمان تێبگا و ئەوەی لە کوردستانە هەیە هاک نییە ئەگەر ڕاستی لێکی بیتەوە هەمووی دۆزینەوەی لایانی خاڵی لاوازی بەرامبەرە بۆ ئەوی کە دەست بگرێ بەسەر ئایا مۆبایلە یان ئەکاونت زۆربەی مۆبایل تۆزە کەمترە سۆشال ئەکاونتەکانە یان ئیمێڵەکانە زیاتر خاڵی لاوازی بەرامبەر بەکارهێنرێ بۆ ئەوەی کە ئەکاونتەکان هاکرێت. ئێمە خۆمان هۆکارین یاخود ئەو هاکەرانە ئەوەندە زیرەکن ئەتوانن نا لە کوردستان ئەو کەسە کە ئەوەنە زیرەک نییە کەسێکەیە لەوانەیە پاسوەرد و هەموو شتێکیشی لەژێر دەستی خۆیەتی بەڵام ببینی هاکەکرێت کەسێکیش بەم شتانەی ئەوی نەزانیوە ئیلا ئەبێ خاڵێکی لاوازی هەبێ بۆ نمونە ئەگەر ئێمە باسی خاڵە لاوازەکان بکەین سەرەتا وەک وتمان کە ئەکاونتدانەی ئەبێ پێویستەکە لەسەر بۆ نمونە ژمارەیەکی مۆبایلت بێ یان ئەکاونتێکدانەی سۆشال ئەکاونتەکان لەسەر زۆر جاران ئەگەر لەسەر ژمارەی مۆبایل بێت هاکردنی ئاسانە ئەمە تا چەند ڕاستان بۆ چوونە ئەمە زۆر لە ناوڵاتیان نابڵاوە هاکردنی ئاسان نازام ئەو ئاسانە تەنها بێ خاڵێکی لاوازی ئەو کەسە هەبێ ژینا نا شتیوان نییە مەگەر بڵی شەریکە خۆی ئەوانەی کە خاوەنی تەلەفۆنەکانن بتوانن وەکۆش لە ئاسی بەرزادانی خەڵکی ئاسایی بۆ شێوەیە هاک ناکرێ لە ڕێی ژمارەی مۆبایلەوە. زۆر باشە کاکا ڕاست هەندێک جار ئێستا بە تایبەتیان ماوە پێشووە هەم لینکێک بۆ زۆری نەمان دەهات و هەم لە فەیسبوک سێرم دەکرد خەڵکێکی زۆر لە دوای ڕەمەزانەوە دەیوت فەیسبوکی فڵانە کەس هاک کراوە ئەم حاڵەتانە چی بوون کەم ماوە دەستی پێکرد بوون. بەڵێ دیارە ئەوەی لە کوردستانە زۆر زۆر بەربڵاو و لە چەند ساڵی ڕابردووشە هەر باسەکرێ بە ناوزانستەکەی پێڵەن فیشینگ کە لە کوردیا پێڵێن پەڕی تەزویر پەڕی تەزویر ئەم لینکانەیە کە دروستەکرێ بۆ نمونە لەسەر شێوەی فەیسبوکە یان لەسەر شێوەی ئینستاگرامە بەڵام لینکەکەی جیاوازە بۆ تۆ ئەنێردرێ داوات لێکرێت کە ئیمێل و پاسۆرد داخل بکەیت تۆ ئیمێل و پاسۆرد داخلەکەی لە جاتیە بۆ سێرڤەری شەریکە بڕاتەوە بۆ کەسی هاکەرە ڕاتەوە. ئێستش بە ناوی زۆر زۆرەوە خۆی ئەمە لە جیهانە بۆ مەسلەی حسابی بانقی ومانە بەکارێنرێ بۆ لەسەر شێوەی پەڕی پەیجی بانکەکە دروستەکرێ و ئەنێردرێ بۆ ئەو کەسە بەڵام لێرە تەنها سۆشال میدیامان هەیە بەکارهێنرێ بۆ هاکردنی ئەکاونتەکان و ئێستا مەسلەی پۆبجی و مەسلەی ئەمانە کۆمەڵی وبسایت دروست بوونە کە یوسی تەداتێ بە ئیمێل و پاسۆرد داخل بکە یوسی تەداتێ بە بەلاش یان ئەو کەسانی کە خۆیان بەرنامەی هاک داگرن بۆ هاکردنی بەرنامێکی دیاری کراویان یاریەک یا ئەوانە بەشێکن لەو کاگا ڕاست بابەتێک هەیەڵێ منەگەر لە ماڵەوە بوون پارەیەکی باشم نەبێ زۆر دەرگای ماڵەکەشم محکەم ناکەم وانە ترسێکم نەبێت لە شتێکم لە ماڵەوە نەبێ زۆر محکەمی ناکەم هەرچەند شەرعیەن تۆ دەبێ هەمیشە سنووری ماڵەکەی خۆت بپارێزی و محکەمیکی ئایا کێ دەکەوێتە بەر هاکردن منێک کە ڕەنگە هیچ شتێکی شاراوم نەبێ پۆستێکی سیاسیم نەبێ پۆستێکی ئیداریم نەبێ هاوڵاتیەکی ئاسایی ماخر دەبینی زۆر جار هاوڵاتیەکی ئاساییە بەڵام پۆستێکی بۆ کرا دەڵێ فەیسبووکەکەی هاک کراوە کێ هاک دەکرێت ئەم کەسانە کاک جەلال ئەو کەسانی کە زیاتر هاکەکرێن لایانی ئافرەتانن چکە ئەکرێونە بەر ئامانجی هاکەرەکان زۆر بەیەشیان ئەو لینکانی کە بڵاوکرێتەوە عەشواییە ینی ئەم لینکانە هەندێکیان کە کلیکی لەسەرەکرێ یان کەسێک پۆستێک لایکی کاچێتە ناو لینکێکەوە خۆی ئاگای لێنێ لە ڕێی مەسنجەرەکەی و بۆ هاوڕێکانی تریشی ئەڕوات عەشوایی وەکوتم هاکەکرێ بەڵام ئەو کەسانی کە دیاری کراون ئەکەونە بەر ئامانجی هاکردنەوە کەسانی کە دیارن وەکو لانی ئیتر سیاسی بێ یان کۆمەڵایەتی بێ کەسانێکن کە دیارن و خەڵک لەبەر چاون دیارن ئەو کەسان زۆر جارە بینین تەنها لە فەیسبووکە زیاتر مامان بینیوە کە ئەڵێ هاک کراوم ئایا ئەنیستاگرام تیلیگرام واتساپ ئەمانە هەمویان هاکەکرێن پرسیان هەیە ئەوانیش کە هاک بکرێن ترسیان هەیە وەکو ئینستاگرام و فەیسبوک و ئەمانە وەکو وتم ئەو بەو فیشینگە کە زۆر زۆر بەربڵاوە بەڵێ هاکەکرێت
بەو شێوەی کە ئەگەر لینک بکەنەوە بەڵام تەلیگرام و واتسئەپ و ئەمانە لە ئاستی کوردستان ئەگەر بڵێم هاک نییە بۆ ئەوانە تەنها ئەگەر ئەو کەسانەی کە بۆ نمونە تۆ واتسەپەکەت یان ڤایبەرەکەت لە مۆبایلەکەت کردوتەوە و لە کۆمپیوتەرەکەش کردوێتەوە ئەبێ وریای ئەوە بیکە لە شوێنی کە نەکرابێتەوە خۆت پارێزین بۆی هاک نەکری بەڵێ یەکەم شت کە زۆر گرنگە ئەویش نەکردنەوەی ئەم لینکانێ بە هیچ شێوەیەکە بە تایبەتی قەوسێکم بیتی هەندێک خەڵک بەناوی فۆرمی زانکۆ و بابەتانەوە بۆ تەنێرن بۆیە دەبێت زۆر وریاتر بی بەڵێ کاک جەلال هاکێک کە لە عالەمە زۆر گرنگی پێڵە ئەویش پێڵن سۆشال ئینجینێرینگ کە ئەویش خوێندنەوەی بە یعنی ئەو کەسەیەکە چۆن ئێستا بۆ منە کەس ئەو کەسەوێت تۆ هاکە سێرەکە بزانێت ناو چییە ناوی باوکە چییە موالێت چەنە ژمارەی مۆبایلەکە و چەنە تۆ زۆر بەمان ئەمانەمان بەکارێ ناوە لە پاسۆردەکانمانە نووسراوە بۆ منە هەوراز 1993 ئەخر ئەمە پاسۆرد بەم شێوێ دانارێ زۆربەی زۆری خەڵک بەم شێوێ دایناوە یان هەوراز ژمارەی مۆبایلێک باشە دەڵێن سپیسێکی تێکە زۆر سپیسەکان ئێمە یەکێ لەوانە کە پاراستنی پاسۆردەکەیە پاراستنی پاسۆردەکە با دوو ئەکاونتت کە هەیە با هەردووکی یەک پاسۆردی نەبێ جیاواز بێ اینجا با کارکتەری تیاابێ کارکتەرەکان وەکو هێماکان ئاندا ئاتە سپیسە ئەتوانی ئەمانە بەکاربێنی تایە ئێمە ئەگەر من بە خاڵ باسی خۆپارێزیەکان بکەم لە هاک یەکێ لەوانە نەکردنەوەی لینکە بە هیچ شێوەیەک بەتابێت لینکەکان دیارنەوەی کە شارەزاییان هەیە نووسراوە بۆ نمونە لینکێکە بۆ دێ نووسراوە https www.facebook.com ئەمە کێشەی نییە زانی لینکی فەیسبووکە بەڵام لینکەکانی تر جیاوازن هاوشێوی یعنی دوورن جیان بکەینەوە چۆن بزانین لەوانەیە کەسی شارەزایی نەبێت هەر لینکێکی بۆ بێت و کلیکێکی لەسەر بکات خۆی زیاتر ئەڵێن ئەو لینکانە HTTP نەک HTTPS تۆ لینکێکە لە کەسێکەوە بۆ دێبان ناسیاویشە بێ کە زانیاریت نییە مەیکەرەوە مەزانە یان داوای لێ بکە بزان ئەم لینکە چیەوە بۆ تۆی نردووە ئەمە وەکوتم نەکردنەوەی لینک بە هیچ شێوەیەک بۆ کەسانی کە شارەزان خۆیان نەزانن ئەو لینکانە چین و چینین ئەن ئەی خوێندنەوە کە بە تایبەت سەرەتای لینکەکە دیارە هیچ چ کۆمپانیایەکە دوای ئەوە پاراستنی ئیمێڵەکە زۆر گرنگە ئێمە زۆر بەمان فەیسبوکمان داناوە لە 2000 بۆ نمونە هینوای لە 2011 ئەوانە دایناوە تا ئێستا ئیمێڵەکەی نازانێت چییە ئیمێڵەکەی ئەزانێ وەکوکردنەوەی بۆ فەیسبوک بەڵام وەکوکردنەوەی لە ئیمێڵەکە نازانێت چییە کە شتێکی تر زۆر بەربڵاو ئەو شەوانەی کە کۆن ئیمێڵی یاهویان داناوە ئێستا یاهوو ئیمێڵەکان ئەگەر چەند ساڵێ نەکرێتەوە ئەیسڕێتەوە کەسەی کاری هاکەکە ئەنجامەدا سێرەکە ئیمێڵەکەی تۆ ئەدۆزێتەوە ئەتوانێت هەمان ئیمێڵ دروست بکات لەسەر یاهوو ئەو کاتە کۆدی کۆنفێرمەکە ئەڕاتەوە زۆر باش کاگەڕاست شتێکەمە زۆر تاکیدی لێکەیتەوە ئەگەر ئێمە خۆمان فراغی بەوشایەکی خۆمان نەدێنە دەستی بەرامبەر ئایا بە ئاسانی لە کۆمەڵگەیەمە هاکەکرین و ئەگەر ئەکرین کێ دەسەڵاتی ئەمەی هەیە خۆمان نابێ بە ئاسانی ئەمانە بکرێت ئەگەر خاڵێکی لاواز نەدەینە دەستەوە بە ئاسانی هاک ناکرێن ئەگەر هاکیش کراوە دیارە ئاستێکی باڵایە بەڕای من ئاستێکی باڵایە وەکو خاوەن شەریکەکانی تەلەفۆنە مۆبایل زۆر باشە کاکە ڕاست بوورە دەرفەتمان کەمە زۆر سپاس دەکەین سپاس لەوەی کە میوانی پەیامی ڕۆژ سپاس بۆ ئێوە بینەرانیش زۆر سپاس بەڵازیان و خۆشەویستان بەم شێوازاتینە کۆتایی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان سپاس بۆی کە ئەمڕۆ بینەرمان بوون بۆ هیوایی کە بڕگەوابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت تا شەممەی هەفتەی نوێی داهاتوو پێتان دەگەینەوە لەگەڵ هاوکارانمان بەخوای گەورە و مێرەبان تا نەسپێرین ماڵتانەوە خواتان لەگەڵ